كرمانه فشمكي نايلونه من سنبد بختم اي تو حالتونه درواد الانجي اي هروك وصونه سري كل ماني هاي شاوره وقرونه سري كل ماني هاي شاوره وقرونه. ماشي محمود جان بخير بي دائما بخير بي. احمد انور فيتفول وفا بخير بي. الريبل باسام بخير بي بخير من زمان. سلارو ستوانا رونالدو احد بخير من لعبة بخير من زمان. عايش لعبة اللي بالمكان روز باس. والله الحمد لله اخوة بزياد بي اخوة سنة لدي اخوة الحرامة زو تساشو منكب يا طبعا زو ازعاجي هاتي ودريج بوا جماعة صوتي قراني هي مضبوطة. نور نهرب بخير بيدان سنة بي اس او ديارة لك وصوت بنزا عشاق رياضة الام ام اي محمد بخير بي العربي على موعد وزر قرتي خوتو عالم عربي باشا هيك صقبة. هاي لا اي منظر ريكارد الصادق خانرين بخير بين بس انا برنزي فترة انا رجعت لي مقربان سرينا اي ديار بكلشينا دير السرينا اي ديار بكلشينا كيبد مرقا اي نوانا بينا كيبد مرقا اي نوانا بينا لازم كاين عيلونا كرما لازم كاين عيلونا واش حالي من اي حالي دوشونا واش حالي من اي عاسو ياسونا لا فوق بوتنا كل هم بوتن هني لايف ذكي بلا بقرب هني زوتي جري أصدق كم أكلت زامعي هاتي مو قوي دي عايش بباشا كردو أكم عارف كنت نقشتم أكو خير شيل باوكا كم شيل هيدا قنول يوكن وي 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 همو جيان التان دم قنول يوكن أي همو جيان التان موبايل بارتي سوري بارتي بقرب سولوما شكور هاي بوتش بنا أخوي ايوه جاي بخير بي محمد مهدي بخير بي املاء بخير بزمعت لايك لعبك باص شير لود سبسكرايب وربوطة شدني بيكو جو بيسكوت كردو ولا سليم مسنجر كابتن باش لايبي بقربان
هذا مع بزان تنزونا أول شيء كله شيء بيو هاي اللعبة ناتهم هاي اللعبة خلق زور هاي كيو باخذها نايتنا دزنوا فدي هاي بالا هاي بالا عرعرية شيء بنجام دو عارف وي كم كومنت ناخذ تصير انا قشتم سر بروبنا زوجتوا لبرونا فرزور هايته ناو كان زور اكونت بفرش اكونت سيب بفرش بابا الو ما كان بو ما كورسن داني احد جانغ خلق زوج دايدر ما قربان هو جاني هاي للسريواني دايجي في امضري هاي ببامي واني توبلي دازبرم هاي لبو سيواني وكرمان كرمانا باش مكين عيلونه كرمان كرمانا وباش مكين زنبد بكين هاي تو حالة شونه درواد الانجي هاي هارو رشونه سري كل مانا هاي شاورة وقرونه لروينا سوا سانجا بخير بك هيدي بخير بك جواني دي عارف اركو جانا كان بتسبفش بتبقى قربة خوم مع رزمنيه بروبوز كلا جروبا كان لا قبري جوجل جبا مزاد زاري باشا اهو دي عاتيه وشاني بلديش ذكاء
زعي وتبداغو Hey, hoy voy a enseñaros sitio web profesional con Wix. ¿Listos, amigos? ¿Entráis? جانا قبر ما الكنين الحد خيري درب ماي البستن تزول بليلي درب ماي البستن بزول بليلي فيديودaki استنام لحظة لكم لو مخيرين لايك لو كيف مكان سبارد والشيكين وسبسكرايب بدين تدو بود كجري والله زمان كنا احماطا دختر شكرا نتيوا كاي تشكم انت شكرا بس وزي فولكا بلا باشم بلا خرافم بلا ممنعون بلا مانديما بلا خوم دي ما باش من اخو هرباجي اي بويا منك يا عادي شمال مقربان سرساو ارتن يا اخو هرباجي باش متى يا اخو هرباجي تراش سردم باش ويتو بخير بي من وردو مبادس بيكاريو سيبا بيكاري خوشا هيد شوت بوت ايز جامبش دكا او هذا كدرجة ولو ايدينا وطلع وفانا ما ولا لا جسم مكي هناري نورس مكي هناري نورس بيتو بين هني دس قربو بمستيانا لولا دمر يبوال ربكو دماغي مرجال لولا دمر يبوال ربكو دماغي مرجال ردا ابو قربان دفن ماي باي وادا شافي الاسر خالي لادا قربان دفن ماي باي وادا شافي الاسر خالي لادا هاكا بخير بي ماما شيزر وحاجي زادا قول منادات الصيفاده لولا تمر ابواب ربكه وتباغي بختاري فرج صاري بلا الصوره بهاري
والله اليوشر راجل جاب بخير بي قرباتك كاك شزجر بخيرات يا اخوان I will see what the fuck. Nah. Welcome to your خويا هاري بوتر هم بغلطوتهم هاي هاري بوتر اخوة كاكا جوزا ورخت دقت شي جورج نازدار دتين مقامل جانا مردني سات والمن جان من دايم بايتو واملجان جشاي وي وين ماما في الكرة الصينية دايما اوكي زاد ساكن وشرفت مشاركتك الكورانية
لا بخير بزمان لايك لا بخير بالمكان شير وسبسكرايب وترتيبات على قوة المردة كل قشطنا انا بشرفهم كروتسيا بليمان اولا بخيمة سماعات لايك لا بكلا بالمكان زود سباس بالشي كردنو سبسكرايب كردنو ترتيبات انا سيفر اوروبا انا البال بخير يوم لا بخير بنزل لايك وشير وسبسكرايب وترتيبات لا فكر ما كان عارف شيء بوليسنا ببرت اخوه اركينج زود سباز بوليس سكت زمان لينك ديسكريبشن لكن شو زال أخذني ديارة ما كنت أوتون هم يبوتا دوستي سيرفر ده يعني بقول بقى كوستم سيرفر ده ني هر هم يبوت أنت تانية بقودتنا يعني صلاة كرة خوشنا بخير بي الشهادة بخير بي عملها بخير بي كاكدر السلام عليكم ورحمة الله وبركاته. قلنا قد لنا. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاكا كردي وبرز باش براك. باش أحوالك. ساعة كمي برز ولا باش نتكوي براكم. يا أخو هالبرز بعزيزي. برز تسايبني. أوي إنفايت داكم ده تنجم. كان جويني كربا جوينك. أو تيزا إنجليزي. أها. باش براك. برو بادوسك برو. أرم برام. يا كم قمة. برو أمي جوية كم بو. تقريبا ساعات تبي تعمل تيمو. راسك السيركل تي في والله برام أوروبا أبو السيرفر أوروبا أبو. أو كوستمي جاني أنا وتنو بوت البتني وتلا. كاستم الدانا أبو راسك والله. الرجال مش سكوادم كرت. قلت مزانا من فريق راستي ده يعني هم يبوتن. والله هم يبوتن. والله. مزعمل بي سي تي والله بقربان. سلام كله بخير بي. كلش دا كردو بكاك شيرو بري كاشيرو بري تربت. كاش الزاد. الله يبقى السلام عليكم وهم لك. لودين بخير بي. زانين ما كردو اگر بيكرا او شو بيكو بكينو او ديكينو انا شلا والله امنتها ساعات استاكل نواني ساعات نو او نو دايب خم ساعات يازم بكم وهتا يكودو يعني اتا نو دكات سنت خورا انا حسابي كشوشنيو حافت هاش عايز ساعات دي اي باشا قبيت خوش ببيكو تو تشمني راما سي بي تشالنج بي لبو خوشي لبو اوانا بدنا هيك شلون سايمن ان شاء الله هذا كينو عزك قبل تايت لك هر نايتش بنس بيكو بي ازمان سكورد بنس كورد بيست مين اللي باش تدبي كورد بيست باش ناوي كانال كيدي كام تسكو سبسكرايب زوره نفريه بسيرتك ذاك بنس كورد بيست بول من ايتو لايف يا كم شديت السري باشا بتساوان ويلي ذاك ان شاء الله بس
بيبا ماما كنت هذا السوش يلا خواري ها ماما كنت لقيتوا أفضل أنا زرت هذا رنجيلي ورنجيني الاخواري ديالي على خواري إذا كنت صورتك من مسويدك ها؟ ولا تصور ولا لكن ما تدومش شده وهالنمر لا بس لين ده اوتا لا هو تسير إيش كان أقعد أربعة والله الاخواري جيجي نام ثاني لا شيء والله جيجي هذا يقول مار بوكني دروجة قاعد أنا هو يسرب هالنادي واو والله فيش أنا تخواتين همو كاتي بيخيت السربوتا كان بالله ليش أنا هم كاتي بيخيت السربوتا كان ماما أو أكاونت أو يكوسم كيتو بتشن لكم إن شاء الله لما سنجينا معكم لبوبني ربيت دلهم ماما حما بخير بي حما كيرا يموبكين حما أي حما أي أو فرجب أنا كلا سبب سامر جماعة دروج ما نورج ان شاء الله زي ما عاد والله عيبه كان لايك كان بيستوج نفرتي ده بيستوعب لايكات يا لايفي شو كان كاكا نا والله ويتو يمن فنزا لايكاتي يقولوا لك انا من ريفرش من ريفرش دي ناظر نوع تكتشر والله ده بيسوي عليك والله دستين خوجي فنزا لايكاتي عربشين بيسي بتسنكري برانس طبعا كامل سي ورقه $6 بميز وببلاي ستيشن وبتلفزيون وبمونيتور وبكيس وبهم شتو بالله دوسي جنبك كوستر تبي عامر بخير بي هذا من ايبيك بون يرمنا تبشن نقل راكودي بيشتيوه راوريلا بتمام بي سي بنزا ورقه بقرب والله يبرم بتمام بنزا ورقه بي برو نابي كاس بس باز لو لتسكت ما بتعنم بادمن كروخ واشنا اكتيفه بتساوى سيرفس باز لو لتسكت بنزا ورقه نابي لاعب دي بخوش تكت ذهبي برا يستعمل ياك بخون لبي اس 4 باشتر بالموبيل يستا او اي دي 2 او بلدي امن دم كل بي اس 4 اللي هو شو ناكل دي باش شغل كيف عفو ولا ريك نهاية تركيا اللي نعمل كويس الله يقول لي تو ما هو كاتب ماسنجر بقربان لكن لا ما موجود لم ده مخواري هذا انستغرام باشه باسنجر شيلد بخو اوه شيلدم فيه ولا مزاني هذا او بنجانا مدك سلوتسا
هو نفرش كهات برجع كموه حتى ياكم لي برديا ريك لي ما تجوري حتى ياك او بوا دامبو ابو خو حتى ياكم دامبو لي برد بدي انا فريد كوي كرديا بس ما هرداهم راس يزيدان دبر ما عرف كموه لا والله قام ياخذ نفري قالك زور دي ابو تتنفس هاي الاسفوش اولا كاين ودرم له خوا سودني اولا سيف ذا وورد بوم ما كم تكذبوا والله هاي والله خالد جملينيا او توصل هو مع هوزان الشات اربجي كاك هوزان مجوز بخير فولا بخير عمنا بخير ملا ناي دوي بفكر ما وقت تلفون ده كذا كرده كوي باش كذا دوي عجبني الصقبة يلا درب على موسى وعليكم السلام مصطفى والله بظلم كيف بقول لك اعتش جيجي الاسوش دنيش اون در ماستی ما کردو دوباره ما کردو هر دو نه والله هر دبینه دو ما عندبون دي باي خويش اره والله ما بكره الدنيا الشيء لايف برام هذا الدنيا لايف هذه الدنيا الشيء باور بك نازل تسنبو حرف ساعات بو زمان رقبات ما قدرت اوج لايف خومانا ما كردو تاني قشتم درم اوج لايف خومانا كردو كرة فرقينية هيت فرقينية تبرايقو دايما سايب مني بالرئيس برام اوي يارا دي تاو او تو والله زي نفسها انا تاو قلت خردت كمان دورة دي مفيش او يكون نادو اسفوش لا شك انه دونادو موجود هو الشوت كان اللي ابراهيم اقول فين موجود
والله فقيرت لاندي نكرب العاصمة شتم وش كوتريا عربة قرآن انا لسه اللي هو شاب يوم قلت كاكا تبي كوستم وتبي قربان واندا اصلا وكيف فوكس يعني هو هموت تروانين وسرنزي دي كل إمام لو خلقنا مع فيلم كان بربوست كديا هاش ذكر وين باس ذكر وين وهم بوتيا كشتيا خاني وينه هذا بقرآن الله خاني بينا ريورا بخوي من سولو سكواد حاب ذكر هاي كل هاش ذكر عفو حتى أصلا بخون باسم كردي إلا قبل سنة كردي نه فيديو بلاو كردو كليب كردي أخو كيف أتى بلاو كردو كردي مومن الله برام راست لا من يقوينم كرد دامنا ايش اوندا كلا كوند زورنا بهاش كلبو برام دبو اوانم دامنا كا او كيا ندي او غلايدركا إيه انا كما براستي كاكا نينجاش بوتي كشتو أنا بشرب داينا ابو هاي خذ لاني جاي تربيني هاومي اري والله بس تو اگردی جان عفو قصدك جان أمريكا عفو والله عفو سلامة بنك قوتم شلدي بانزاي كم نبيتو باخرج شلي بنزاي كان والسوق بيتوا أول هيت عارفيتي زياد بوا سنايبر زياد بوا أو سلاح أساسية والله. زياد بوا اري والله ميني مدان أبو الأخوار يكون ندبر على اخواري ابو اسمش والله هات المهم دبو دانا والسنايبر رجل دس ها أو تمني اري والله دستان خوش أوكي بس عندنا أوكي أوكي آخر شيء ده وآخر شيء ده لا نجيبها هنا كيدي برا خش نرمى هولا قروي زوز عندي كادي خاي كنت وخاف أنا بشرب الله برا خوش بارو أوش زوم بولا اري والله ما ماكو أنا الباش بقربان كل جنبين نار ودايس عيبة وسيرة اليوم شاد كوسما كده أخدك يودك يبقى تحت النسنا وجماهير وندي يبغى جيمر بخير بجانك أحمد بخير يومنا بخير من زمان الله يجزاه خير بالمكس فهذا شيء كدنا سكرايب كدنا أشتو كان سألوا لسه جمنيل وشي تسمى أوروبا في دورة مدة بنزلنا دينا عادي يا ردا بنفيدي ما فيها قدر ازورت قلت نو هاي جراوند ليه ارزورا ما كردو صوته تسلم فيه بعد تصير قول بي اگر هر بيسيك تشي دي برات استكان
ئەرزام نەمانە لێرە والله بەڕای من دەبێتە لێ ئەگە نەچوونە دوورگەکان ئەویش دەبیێرێ وەڵام لەو لای بیڵ کرایە ئاگەم لێ چاوم لێ هاگرانەکەم بێتێ شل بڕۆ ئاچی لای دەستخۆش ئەم ئێستا مردیمە بە قوربانیەک سنایپەرم دەکەن ئێستا بەڵێ دیوشات هەموو کردو هەموو کات بڵدت کەمە زانگ بۆ تااقەت نییە بڵدی خەکەمە بۆ شەڕەف لەمە نەفەری کوژ نێویستینم ماندیبوونەکەی بۆ ئەم بکەیە ئەوە زای لۆ بەخۆی وەختی خۆی سیزم پێنج کە دەستم بەگەمەی کرد بەمنیان دەگۆ کوورە بڵدی هینترین شتە پست داروبەردێکەوە والله کاکە خڕم دەکردەوە ئەمیان دەکوشت دەیانگوت دەی خڕکەوە عالەمە دیسەن ئەمباری بووە ئارە بەخوای ئەمە دەمێت تۆری خۆم بکەمەوە وەڵا برام بووە سلااو ڕۆژ بەخێر و کوری بێم نابە خۆم زارەکە دونیاگەم لەگە نەکردیەتی دانێکم لیۆش از فیسبوک بە قوربان ئەمە کردو جیان هەیە عفو قسەی خۆت بڵێ ئەنا گوت مامە کورۆ دەورەی هەیە نوێ بە چوچین فێر دەکە ڕۆ ئەستەغفیرڵڵا جەماعەت ئەو ئیمۆتە جوانترێن ئەوە وەکان دەفەر سیزن دو برام بەخۆ سیزن پێنجم بردو بە بێت چەورە دیای گەیمەرتە نەگەشتم ئۆمزانی گۆرانیەوەی دەرەی نای چییە؟ ئەیلا هاوڕێکاری بابێ مەزانە سووت چەورە لەم تێک چوو مامە کولتۆنی هەموو کات لەگە پۆتیارەکەی بەڵە لیۆ شات ئەوە ئەو پێوەکە ئەوە خۆشترە ئەدیەوە جەماعەت کانی ئەمە کردوەکە لە زۆنیا نزیکە بەس زۆر سێرە ینی هەموو بەشی ئاوەکەی گرتیە چێشەمە نییە ئەستەغفیرڵڵا دیوێ ئەیوە چۆن سانە کوورە قوڵا بە چ بینم دووسە مەسیان بگرم بگرە خۆ هەژدە نەفەرمایە یەک کردم کردە چەند عیبە چینەوە دوورگەی دەچین ئارەوە لە لەوە دەچین ئای بیچ پارسە بەخێر بێ هێشتان بەزمە لەوانێ ئێوەی دێ دەکەنیش ماچیە بابسن چۆپانە پێ لە کاتی ماسی بکەن ئەوە چیەوە چاوان دوشێ دەبێت لێ کارە ماسی بگری
پارسە بەخێر بێ نانگۆ پێم دەکەوی بە شەڕافم پێ بکات پێت کات ئەرێ وەڵا وەڵای ویستم زغارەکی دەستکەمێ پێکەم ڕالیاندام والله کێشە نییە ئێستاجان دەیبینم ئەوە لێرەیە؟ برات لەگەرە شێرت لەگەرە باندێژم پێ دەبوت ئەوە دێ ئەوە ڕامگرت دە بلم لەدا ڕامکردن نهات 105 لێ چیان بردیە ئای دەست خۆش سەد و بام بیست باندێژەکانت دەمێ ئەوە بشتێنە ئەوە پێ یەکەم خا دی هەرێ وەڵا ئەمن دوو جار بیستن دەبرد بژیت تەوە ئەوە با باندێژەکان دەمێ ئابرا پوش دەکە ڕاوە مشکلەکەوە لەو کاتانەدا نەدەبڵتی مشکلی ئەوە هەرات ڕۆیشت ئەوە ناو ئاوەیە نابی پێشمە سندیانەی زۆرمان لێ بگرن ئارە بەخۆ ئارە وەڵا لەناو ئاوێش بل دەکرێت مشکلەمان نییە ئەوە هەردێن باخینیان کەمەلوێ هەردێن دێ چەندم لە 125 لێ بێت وەڵا دەست خۆش ئەو گرێنەیدانە بگرنەوە ما بایەمەنا باوەشیان بژیت ولا های گراوندەکە بەرمداوە لەدا ئاو تیمەش ڕەبەلەمیاتن کەفەیە بوو. بەبەلەمیاتن ئارێ بە قورعان دانێ کردی وانا. ویستم لە بەلەمەکەی دەمەڵە ساروف لێداشتر والا بلدی ناکە بەزدی بە قورعان بلدی ناکە وەرە وەرە دەگەینێ وەرە خەبا چینەوە نا لێرە ئاگیان لە تونیە مامە کرد یەک دەقەوە زەگەڕاوەست ستان ڕیڤایڤکەیە زۆر باشە بەس بیل ناکرێت لە یعنی لە قوڕای دەریاکان تێگەشت بیل ناکرێت بەس لە کەنارەکان دەکرێت وڵا باندێجی هیچ تر پێ نەمایەوە هیچ شەمان نیە ئەوە دوو تیمە شەش نەفەرمە ها دوو تیمەشن ئارێ وڵا ئاوەتە شەڕی خۆیان بکەن ها وەرەوەرە مامە کوردە وەرەوەرە تەمەشاوێکە ئەوە لە بۆ تو بژیت سیواش لێ ئای دەست خۆش دەست خۆش. ناڵە بۆ دەشتنە بە دوان بە هەردوو تیمانەمان ئەو چی گیر بوو ڕاست نازولێ ئۆپشنەکە داگرەوە وەی با بڕۆ لە چێ گیر بی دووبیوان خێنی شت نییە وەڵا کێشەمان نییە باوی بەگەمەوە چێوە چوو ئەو دیکە لە پشتەوە بزانم ناڕە لە خوارە هەربژی جی باشە خۆ بیلدەکە لێبەردەوە مامە کورد وەڵای نازانم
کو هاتۆ های گراونتی سێت جيجي بجي باشاتي هەرەوەڵا مامە کوردەوە کورد بیست بوویان بیست کورد بوو كرد سبيس بيست دەست بجي بجي قصك بابا نصغرك شو بفرطان قلت ما اخيرك ڕای داوە نەبا مەشتە دەما مردەوە بەس نا سبام عندك سبام بدوان هەردوو تیم ئاگادێ بوو یانەوە بە تیمەکەت کەش دەمنیانەدا داوام ببوو تیمەکەت کەمنیتەوە دەکەم ئاگام لێ ماما كردو بمكادمي ماما جوان بيوسن بينو سباس انور سبرك جيجي اندرنجان دانا خالكامو جايشتو باقل تفضلك بس الدري انفايت كاتي دونيش 3 ساعات قبل لك كردي 3 ساعات قبل لك كردي هەمیش دونیەکەمەم لەگە کرد بزانا نوب بووە نوب انور ئەنوەر نوب بووە اف اس فول بينج صفر لا والله بخير بيت هلا رونالدو بخير بيت هم مسقايل ولا دم كاش زخني بوا ولا چیان اول برام برم ها هەرەوەڵا او كده كده يموت او كهي او تسب لي ده بيدا كاني مریشکەکە نا يتشكبو نظن نايتيا سيزن نو يموت بيزا كده هموت جوان ترى قرانا كي خوشا قرانا جوان نية موسيقى كي خوشا الله يجمع علمو ده هنا زان تسكينه شو بينم همو شوب سكينه شو متدا شوب سكينه شو ده بو سكينه بدك بروجك كامل بابر تازي كريه بخوي سيتا سكينه ما ورينا هاد بودو شو بهم للسوق كردن والله برام وایە لە خوارێ شو انا كنت عفوش ولا مين تمام خۆش ولا مين كان ئەوەڵا دەست خۆش وەرە مامە کوردەوەرە هاتوو لە شەتکەنی باشتری من بيبا ئەوە لە مۆتۆتە وطا ئەو شەتگەنەکەم لە بۆ دانای ئەوە تا نايبه مدس كردي نايبه ئاخرە من لە شەتگەنی بەخوا وەشتو نیمە من أو پمپێک دەکەم. شەیە ئەوە تا بخم بقام خود كان بو بومبي كم يدكم باشە ئەوە يا الله يا الله والله روح ئەربا بۆی بریتر لە پشتەوە ئەوە تا ئاخ لێرەیە بخوش من نمزاني هەموو لایەکی لێمدەن وەڵی هاي بس بروجر دووجان وي بابا وەرە برام لە چێش باش داتنێم بجيت هات نەفەر هات چار سێ دوو یەک باومێکتە لە بۆ بینم نكتك بخولي ده نه آخر بيلدم بيني بقرا وان شوتهم كدي هيك يا جيجي ولا بيستيوش ليبرد بخوايت بس يجي بالشوت جان هاري بخوايت ها هاري والله دباوا داوني كرد با نديت شوت جان لون ليبرد هيك فورتنايت هاري بخوايت وزت كود جار رونالدو باش الحمد لله تكوي اليوم شاد بقربان فيسبوك سناب شات انستغرام نعم يبنينا باش لايفي ان شاء الله خدمة لك ما شاء الله قربان جاروا بخير بي باش سباس لكم يا اخوان باي
هلا وماما سيفان بخير بك. سيفان انا مش شوف شتي شازة كيف انت ما يجيفتم كيف فيسبوك بنايتي كردويتي هيبر بخير بك. ممكن زوني كريتروز وانت تصل زابي مثلا في ايموتك وبونر والله نعم من عيب ايش تيجي تسوي ناقر والله ام pickaxe من زوتر وشان خيني بيست كاكش زين هشتای دەبا ئینشاڵە بە تەوراندەم کوژی لك لسه سريع خيني بيستا چستا فكرتو اقل لي بطل داكو يا الله ئاگاتە هێندا ئەوە نابی جي جي گلدم پێنیە هیچ گلدم پێنیە ماما شوف هسه شوف شلون لكم روند جيمر يكون ذا شوي زادني كات شوي زاد ولا منش قولت لك هاي بيئة دبر والله دواج نازم الله يبناك شيف شبر رزم كامل ريبر بخير بي علي جيمي بخير بي مستر جوز بخير بي ده سالة من دولة سيبين سالة من دولة ئەمن تەمانم تا ئێستا کەس نازانین چەندە والله هوزان قوتي سيبين زلو قلت برك ده سالة من دولة ئۆزان لە خۆیەوە دەیدایە بەرێکۆرە گوتم کاکە تو خەرچی دەستغڵت دەی گوتم تەمانی خۆم نامەوێت کەس بزانێت تو حرفوت دەیکەینە سوپرایز از استا كرارة امن بيستبين زم لما قلت لي انقص كتري تو برێت یەک دوو ساڵک لە تو گەورەترین کاکە لەو دەورانەینە توا بابا توا تبي احترام فيري نانا برام بەڕێز شێ والله ما وقت كان كيدي كم كل بيستكا زوري ناس تصهاي تاكل دمكو ئەسەر احترامي خوتان بقرن فيري ادب واصول بن هر كس دكا تمني لما قص كتربو بكاك قاسم دكا اجا ناس سيزر اجا داك نو جاي تسرم هذا فيرنا بنو فيرنا احترام سوانە وەڵا بەڵام مشکلە نییە برا دياريكا كاك ذا دكا دكا هذيك سيفان هندري جام بيكرا دلكا سيزن يكا بتمايتي بيكرا بس او في باكس كابي ويدي قريبه باتل باس كاي ما يدو سكيني شوبي تايم باتل باس سيزن كان كشف بكري ولا دي اجا حتى هاش سيزني بروا اتدو 1000 في باكس زياده دمنيتو شكو هار سيزنو 1500 في باكس زياده باتل باس من صوت بنزا لسات كوجا جاي استفشادك عم بخربه والله عم لبولا ما يغارده لامەرە چێن دەرا والله عمل بيدناري والله دي اول بيشو من تسوق خواني كاتو خوان لێ دێن بە دووان وەڵا کردیەوە بس زي ئەوە سلاحی دەست دەکەی لیدا ئارێ وەڵا سلاحی دەست کە لیدا خسر ئەوش بە زۆران لە بۆی دەسم قەینا ئەوەتە وەرە بدي كاتي ابجي هەر دێتن بلدیش ناکە يقول لي بينكات وەرە
درێمان تۆڕی پێە ناگیری بەقڕ وەرە ئێستا سەیلاز دەکەم ڕۆ وەڵا ئێستا پێشم سلاحی دەست دەکات دەمیش دەکوژی بۆ گەیشتەوە خانێ سەیلاز دەکەم ڕۆ وەڵا درێمە لەمان تۆڕە بەخوات وەی با بڕۆ ترافیکانە داوانم کرد بژی وەرە هەر نەی هەر بیردی دەکا بە تەوران بەخوا دێ بە تەوران داوەکەم توی چی پێوێت تویش ناوەکەی تا بڕۆدەی ئەو لامەشمان بدەوە وەرە برا شتەکانی بە بێدەب نەی لامەی بە ئای دەستخۆش شۆتگەن لە پێشی بوو نەیتانی هەگری فەقیرێ لە ترسان ئەم پێشی وەرم بوو ئەتوەرە وەرە پەنجایەکەی بخۆ برام دەستخۆش دوو پەنجایی بوو دوو بوو ئای دەستخۆش فێر نەبیت خونی لامەی خێر بێ ئەرەڵی خۆوە کۆستمدا نانێن وڵی بە قوربان داواکاری زۆر لە سەبیانم دەرەوەم گوتیان کۆستومی ناکەمەوە لە بۆ یەک دو نەفەری ئەوە چی و داخۆ بینەی ڕادەجێشم خەڵات ئای وەڵڵە هەمزای بۆ ترافیکەتم داخۆ سێ نەفەر دێتە لایڤیانە لە بە کۆستومی کەنێ خەڵکەکە لە لایڤی زۆر بوداوای کۆستومی کرد لە بۆی دادن مەسەن لەگە ئاسن دێکات بزات عفو بە چاوان یەقیت ئاسن تاوە بژێتەوە ئەو زۆر نەبوو نا وەڵا ئێستا تقریبان 400 پێیە بە هەمووی عیبین وەلا گونا سێ 4 نەفەر بەخۆی لەگەرەوە هەموو بۆتە یعنی لەگەرەوە 6 بۆت سەد بۆ توژێت دەگاکە سەر خۆتم ئارێ وەڵا خۆی کەستەم لە 10 نەفەری کەمتر بی زۆر ناخۆش دەبێت دقیقاً لێکردم سەر بابینە ئارێ وەڵا ئەم یەک شۆت گەنم پێ بە هەمووی هاتن خۆت پێ خۆڕیە برادرم دوو نامری برا ئەی بژی فۆری مێرکتی لێ ئای بس خۆش مای ئاروش پێ نەبوو ئەیار ئارێ وەڵا یارم پێ نەبوو ئای دەست خۆش چەند فشە شۆتگەن پێ وڵای فشەی هەموو یەکە بم دێ ئەوە گولا هەموو نیوە نیوەکە سنایپەر ما پێ نییە ئەوە هەموو لە بۆ تو بژی ئەرێکا کۆتۆ بۆ نۆتیفیکیشن لایفۆن بۆ نایە بزانن ئەوەت ئۆن نەکردێ بە قوربان نۆتیفیکیشن ئۆن نەکردێ لۆکی ئیڤۆ سلو لە خۆت سلام عەلەیک و عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو برای مسلمان بەخێر بێ داگەم لای بەخێر بێن لایک و شێر و سەبسکرایب و تەرتیباتان تێ بگرن ئەمە فیشەش لە عالەمە دەگرین بەخۆ ئەوم کردووە ئێ براجان سەبسکرایبی لا بە دیسان سەبسکرایب بکەوە و نۆتیفیکیشنی ئۆن بکەوە وەرە کاک شەزار مینی عفو برام وەڵاهی ئەوە ئەو ڕسمەی تەمنێلەکەم چاکرد نایبینمەوە لە کۆمپیوتەری دەری بینمەوە ئەوەلۆم بجێشت ئای دەستەکانت خۆش تو تەمنێلی دروست ناکەی مامە کوردۆ نا بە قورعان تااقەتی دێ تەمنێلی دروستکەم بەخۆم لە کولی دێم وار بۆ درا دەگەم نانەکەش ناخۆم بە سەر پێش دەش دەخۆم وڵای بەکەی دەکەم ئەوە چێوە ئاکتیڤ بووم وەڵا ڕاز دەکەی نانە بەرنامەی زۆر ئاسان پێ دەرێن ئەو تەمنێڵانەی من ئەگەر ببینی زۆر بە ئاسانی پێ دەرێن بیکەی زۆر چاکە گۆر
لە مۆبایلەکەی دەیکەی و دوایە لە کۆمپیوتەریش دەری و عیب نەبی دایدەنێ ئەرێ وەڵا زۆر زۆر بە ئاسانی ئەوم خەریکی بوو ئەوە کردم چکە پێش لایڤەکەی بکەمەوە بەس تەمنێلەکە هەر دەبی کە لایڤت کردو دوای دەبی گۆڕی مام کردو لە پلەیستێشنی ئەوەیە بەڵام لەکنە من یەکسەری ئەوەکەی دادنێم لە پلەیستێشنی احتیادیە من هیچ زانانم بەس دوای کە لایڤم کردەوە دەچمە بەشی لایڤی بەرێ ئەو کاتی دەیگۆ ئەرێ وەڵا سارێک لایڤمە پلەیستێشنی کردەوە دەزانم چ قوڕ بەسەریەکە ئەرێ وەڵای ناخۆشە بە قورعان زۆر ئەمە مانگە کو نیوە هاتیم پیسی وەڵا ڕاستە برم مامە لە بەدلی من لاپتۆپم هەیە. دروستکە وەڵای قەڵب ساغ عیبینە لە بۆ لە کۆمەنت فیلمنەوەی ئارێ وەڵا نا وەڵا ئەوان بەکار نایەن بە ئایپاد دەخینەوە بەڵام بەکەلک نایەن لاپتۆپەکان قەدیمن وایە لاک دەکاتن زۆر ئەگەر پێویمە ئەوەی لایڤ ئەرێ وەڵا کۆستەمە دروستکە قەینا بە بۆ تیکسیار بێ ئۆکێ کاکە پاشەوەی لە بەدڵی دو یەقی دادنێت 5000 پاشەوەی کۆستمەشەنە بوو جان ئەوە چاوان مامە کوردەوە بزانم کەمفایریان پێکردیە کەمفایر پێکرێ ئەوە نەفەر دوو نەفەرن ئەلێرەنە نەفرەشەوەتە ئا 110 لێ برد ئاربژی ئارپیجیان پێسەک بابەرە ئەرێ وەڵا بەردەمەوە کار کردو بەردە تراپدانرا ئاگات دەبی لە خوارە شتم لە لا بردیەوە ئارپیجە ئیزە وا خینم هیچ نێشتیە شتم لێ برد و خینیشم لێ بردیە تەمە هەرێ دایم فنیشەکەی والله بژ دۆدە ئەوە بەس دەکاتەوە مینی لێ بوو مامە کوردەوە لە پێشتا زۆر قەدیمی برا زۆر خۆیان قەپات دەکەن قەپات شەڕەشی زۆر ناخۆش باشە کاکە ئەو هەموو تاخیر بوونە ئەوە وەزعەکەی نیوەچیا هاشە دەدەت کوژ ئارێ بە قورعان ئەوەندە خۆی بۆ کز کرد نییە گولێ ئارم نەما ئەم بڵدمە نەمان چیوە بکە بێتە خوار بسە سەرێ ئارە دەست شەر بژی لە لایەشکە تیمەشکە و زارە جەمپات گەمەی زۆر ناخۆش کردێ بەڕاستی سەعالەتی وها جەمپاتەکەت پێ بە ڕۆیشتی شەمەمی توشتە ئێرە بگوت منی لێ مینی لێ بوو مامە کوردوەرە وەڵا
بڵم پێ ئەو کاتێ ئارپێجەکە لێدا ئاربژی هەڵا دەستش خودشم پێنەوە بزانی بۆ خینەکەمەی وەڵا دەستش هەڵدا مێتکێ مامە والله بژی مامە کوردو ئێستا شتش دەکەم زام دەنگ دێتەکنە توتخوا لەبەر لایڤێکی کردمەوە پرێ دەنگ دەهات نا هیچ نا ئێتەوە ئەوە ریڤایڤ دوو دەبا ئارێ وەڵا وەتم ریڤایڤ بکەم بە زەوا دەبناین ناوەڵا دەست خۆش لێگەڕێ ئێستا ناو زۆرین ریڤایڤ دەکەم ڕاو ئەدەرە دەستەکان خۆش سەگوای بۆ زانی بۆتی کەتە بەرامبەرێ بەکەی خۆت بێت کەوت تاقی بکەم و کوژی کوردەوەی پێز درۆپ ناکە نازانم بەخوای وەرەوە کا قابلە درۆپ نەکە تربە تەماتەم تێن مەگرە بسیمە چاوەڕە نام خراوی دەنگم منانی نەزانم وی بابا ڕۆ دوێ پێس درۆپەکە هەندوو دانەیە پێس یان چێ مەسەر لەوە تازە خەمم بگوتم ئاپیجەکەشم نەنیانە دڵی خۆم کاشەدە دەنگ نایە ئەگەر بێت لەمە خۆشم کردیەوە شتێکی دیکە کرداری بەس بەهرەمە مامە کوردۆ جانم داوا لێبوردن دەکەم دڕەکەمە من خۆم وت کرد بوو نا عادي عادي چاو طبعا ما كان تحت بابنا
سبام مكان تحت بابينا جي دەست خۆش هەربژی برولوبي ولا سيريسكا بتسامح يا قمنا بخير الناجي لعبة كابكن شيء كان سكسبراي كان ترتيبات كامل أولو لينكي لو ستانان لبرو السكريبشن بقربان هات مو كاسو بخير والشاني اللي هو زياتري محمود جان زازو سباس كوجين سلاو لخو سباس بولت سكت جي كاتسا خوا ماما کوردە گیان بەس یەک دقەی ساعة خود بقول ساوەکەم رديك وحق النبيات دەست خۆش ئەوە ماما کوردە نەفەر زۆر بوو لەوە کەستەمی ئەگەر پێت خۆشە گیان لەگەر بکەیت هو ده كان يسوي قام ما كوستم برو ئەوە دەست خۆش بەس کۆدەکە چێ هو ده ماما كان كردوه هەر کوردۆ دەستەکان دوش خۆش كردو دەستەکان خۆش برا سير دەخا جەماعەت کۆدەکە کوردوە دەستا خۆش سبام مكة كاسبر بخوم داري سبام مكة كرو كل بيستا بخوم سرقورة کەلاوین ڕێپەستم لای بخێر بێن نوبي حيز بناحنية بيسيتها والله يبرم بخوي انت ليه قري لخو من قولتي من لقري باخسي غلط نكن اخويا قال شو زي هيزنا جرمه وي بتصدقهم دري أنا چای منی بەڕێزی نەقەی نامە دەبی حسابی لە بەوەندەك بخوي راسي دايما انا تمانية رئيس اخوي عندك احترام قرتينه بزياده يعني بوكو برادر مالاتي برادر بالله ما عندي كان يا خد زانيكو ما مشوا بس اول شوب بقول بقى invite join اقول لكم دوسا كودك كردويه بس لما فيديو زود زانم بخومي بشرفهم رسمي من الدنيا کاکەسانت ئەم ئای لۆڤ ڕێبە ئەخە بەخێر بێن كود كردويه كاكا زمان کۆدەکە کوردوێرە وەڵا دەستان خۆش ماشي يا زلمه فبزين تشيت كده ئەلە جەماعەت جۆینکەن دەی بتان بیرین 11 نەفەر زۆر کەمە وەڵای يا زلمه فبزين تشيت كده سارە بەسترا لە خۆشت ڕێکم ساو کاکە ئارامجانی ئەخە بەخێر بێ کاکشەکەی دێ عراقلۆ بەتەمای فەرشی سوورشتوام لە بڕە بێ بەس ئێسارتسان سرا بەخێر بێ دراکەم ساو کاکە زیاد ئەم لایەک بەخێر بێن جەماعەت کۆدەکە کوردویە 11 نەفەر زمزم بك تشيركم زمات لايفي كاكا برون سكرايب لايكن اجا هاتنو نهاتنو لك نيب زين كام تام بي خوشتر بولا ولا يبل نانا برام والله جەماعەت ئەنگۆژەوە ماما کوردۆ بيزناكا بخويا ها اوا برام نفرجنا لايف بيننا نبو بس بخويا ياك منتم بفيوين يا نانا بفكرم دي ياك بيوش ما بلايف خوم كريتو لو خوم نخش خوم دي كمان نانا دەست خۆش بەڵام جەماعەتیش هەمووی دەناسن ماما کوردۆ هەمووی دەیناسیدن کاکە داعیوەکی چاک بەڕاستی بەیەکەوەنێ ینی گوناحە لێرە سەبسکرایبی منت کردبی وید نەکردبی بەڕاستی نەبی هەردوو دابی برام یارمەتی داینا ماما کوردۆ دەبی ئەنگۆش یارمەتی دەنەوە دەستا خۆش بی سلااو ئەنوەرجان کۆرە دەبەستە جارێک ملپان ئەو هەموو سلااو چییە یەک جار دانیشە سلااو هێڤارجیان دەبیرتانە جەماعەت کاکە کوردۆ 12 12 عفو ئەوە لایڤە يا الله وتوم هاتي وليكم دانيتا
19 نفر جەماعەت کۆدەکە کوردۆیە دویە کەستەمە گەربێن بەشداری بکەن وەرنستیم سنایپی مامە کوردوی بکەن ئەی بکوژن ئەم نەکوژن وەرن بابتان نەرمە و لۆبی وەرن بەخوام تا خلاص دەکە دەوەرندەی چی خۆ پێ لاعیبە لایڤەکەشم سێ چرکە دیلەی لەسەرە یعنی فولە لۆستیم سنایپی جاوزە وەرن با خورتان کەمەوە هەرێ وەڵا کۆرە بە خۆمان ئەدمینەدیمانە بچێ ئەو مامە کوردۆ جەماعەت ئەوەتەوە مامە کەشتی هەڵەوەین دێت بۆ شۆ بەخوای نازانم بە قوربان بەس ئەتۆ دانەنا لۆ باسم بدوازە فێری کینگتە نەگەشتم بە قوربان ئەفدی کلان سلااو لە خۆت بەخێر بێت لەکەی من لەکەم تخوا بڕۆ یوتیوبی وەڵی ئەم ڕۆژ دێ مامە کوردۆ نایت بۆت کوداندرێ لایف کو دەکرێتەوە لە یوتیوب یعنی بە پلیستیشن ێکاکە وەڵی بەخوای برام هەمووی هەیە فێرکاری لە یوتیوب بەخوای دڵەکەم چاوەکەم سیف دەوەردی شالە وەختەشکە دڵی من کاکە بڕوە سەلام سەرچا بەخێر بێ کاکە مێرکین کەم لاک بەخێر بێن بڕۆ مامە کوردۆ 23 نەفرە دیارە جەماعەت نایەن یاڵا با بڕۆ گەمەشکە بن دەست خۆش ئەم لاک بەخێر بێن جەماعەت مامە کوردۆ بی 12 لەگەرە مامە پڕۆ لەبیرتان نەچی ئەوەی هاتی بتەکەنە من سەبسکرایبی منی کردبی مەمنونم بەڵام دەبی ویش بکەم بەیەکەوەینە بەڕێزی ئەمجارێوەزان پۆزم پێێت دەرێک کا کوردۆ بیدوازە لە عیبی پلانی خۆم تەمان لە کلانی وژ نیمە ئەو چۆ کابراکم لە عیبی بیدوازە وەختان کوردە بیدوازە لە عیبی پلانی خۆم دەرێ هۆزان کاکە وەڵڵا لە کلانی نیمە بەسە بێتام پێ دەکەنی گوردە خۆدە دزیەوە بەردانی هەروە دێ فۆرتنایتی کەم دەکاتەوە بەڕاستی چێ مامە هۆزان ینی زۆر بە کەمی دەکات دەستەکەمەی دیکەوانە باش نییە وەڵایە من لە بۆ من فەرق ناکە بە دەبۆی فەرق دەکات کۆ بینایی بە فۆرتنایت پێکرد ئادیارێ وەڵا گوناحە ینی بینەرەمەی عەزی لە فۆرتنایتە عەزی لە کەستەمە عەزی لە زۆر شتە دەبی بیکە بەس سلاحم دێ شەرمەزاری ئەو سر سنایپرانە نەکەی ئەوەی دێ بەس سلاحم پێوی بەس هەر ئەوەکەی خۆت بینایەکەی خۆت ئەو بێ کۆلەگەرە تو دێم بڕۆ چستەکەی سەرێ بکەوە ئەوە لە بۆم پێیا کردی ئەی هەوار چێڕە وەرە ئای دەست خۆش وەرە هەر نەی وەرە ئای دەست خۆش ئەوە هادیە کەشکات ئای دەست خۆش خینی کەمە هەمووی غاردان دەبێت ئەنوەر ئەوەندە سپام مەکە ئەنوەر تایم مەکە دوای تایماوتەکە لە بنجێتم بەخۆش خۆی نوبم شەستعفتم لێ بردیە یەک لێت بردیە ئەوە دوم ناردەوە ڕاستان و حەملای بسێکس ئای دەست خۆش یەک گولێ شۆتگەنی پێگەڕی 6 لێ برد ئەوانەی تکامووی بە هەوای داکات بۆلا کات ئەمە تفا بۆ لاشە کوشت وەرە کوشتن و بڕینەوە ئەو قسەیەوە تاکە یەک و دوینینە زۆرم لێکوشتن والله دەست خۆش چەند کیلم هەیە 4 کیلم هەیە هەر چاری کورد بوون والله دەست خۆش
جيجي ونايتسيا ئەوەی تازە کوشتیان فيكست ئەوەی گوتی دێم سر ساتی دەکەم گوتم وەرە کاک شاجیان بەخێر بێ لاوەجان بەخێر بێ کاکە ئەمیر سپارتان هەموو لایەکتان بەخێر بێ سەرچاوە لەگەر کاکە کردۆ بی دوازدەینە کەستەمە دەتان بێن بەشدار بن لاعیبی چاکمان دێ بیکوژیتن کاکە لاعبمان بێ خوردمان کاتەوە ئەدی کاکەمەتین هەموو لایەک بەخێر بێن سەماعات لاچ لایڤەکەتان لەبیر نەچی دەستان خۆش سا کوردیش تاگەر جان یاخۆ بەخێر بێ ئەدمینەکان خەویان لێکە دەخەو لایڤم گەرمیش دەبێ و منە پەرە دێتن ئازە تایەک بەخەبەر دێ وڵا ئەدمینی باش دەگمەنە ئێستا بەز ناکەوی زۆر وڵای دەبا دوستەیەکم کەم کردەوە لەسەر لاپتۆپیش بووم لەبیرم چوو ئەمە کوردیش شتای کرد ئێ باشت بڵەکەم فێری کینگ احترامی خۆت بگرە ئافی دەتە هەیت دەکرێت باسان پێم گوتی جوابیان مەدەوە بە قوربان ئەوەی ئەقڕنێکە تایمۆتیکە بەس نەگە خۆرە ئەتۆ ئادمینی کاکە پرسیاریان هەبوو جوابیان دەوە چیتی تایمۆت کاگە شەڕیان فرۆشت با بڵگەمر بەخێر بێت لاکەم لەگەڵ تو نەبڕێ بەرجەم بە قوربان ساو کاکە بەستان ئەو خێر بێ عامر کوێی نا ئەوە ڕەستەنە عەفوە بەستان ڕەستەن کاکە ئەزەوە خۆی دەبایە کاکە ڕەستەن با نەک ڕەستەن کاکە بۆ بالعەکسە کۆ مەنتیقە چێر بژێرین مامە کوردۆ ئەوە لە مێشکم بوو وەڵا تازە لە مێشکم بوو وەڵا دەست خۆش ئەوەندە تاخیر نەبیتن برەوە چیەوە ڤێکست بەس بڵدی بەرز دەکەیەوە کاکە تاقاچی لێ بکە شلونە بەخێر بێ ئەحمە زۆری مەرێ دەیە لایڤی سەر و سەرچاو بەدڵ نێتانی بڕۆی باشە وەڵا خوردیان کردەوە ئارێ وەڵا وایتی SRT سون جەماعەت چێمە بێتە ساڵتی کاکە باگەمە تاخینە بیاڵە دای ڕەحمەتی خواتان لەبی بۆت خوژینەوە نە ساڵتی ئارێ وەڵا باگەمە تاخیر نەبی کاکە زینۆکس بە چاوان دڵەکەم توخوا ئەوەندە داوا مەکۆ بە چاوان ئیشاڵە پاش لاوی مەجالە بوو سێف دەوەردیش دەکەن ئەم بەرزە بۆ بیبۆکسەکەی دێم وەڵی ئەوەندە تااقەت سێف دەوەردی نەمایە بەسەکەر دەتانم یەک مشتیان شتە دیارمەکەن بڕی بژێ عامر دەست خۆش ئەوە ئەریاسی دەکەمێ بەڵام یەک دووەشکە لا دەدەم باش ئەریاز جان پیرۆزبی دەستخۆش ئێستا کاکە دارگا سویاخە بەخێر بێ کاکە SRT سون و برادری دیکە ناود نبینم دەزانم جێتان لێمانە لێرە مەڕۆن بە ئەوان بێن باشە ئەگەر زۆنەکە لێتانیدا مردن ناو زۆنی مەڕۆن ئەنگۆ دەبنە پراوە ئەگەر کەس نەهات وەڵا دەستخۆش ئەوە ناوەندی شەو ناوەندە چەند نەفەرمایە دیار نادا ئەو مشکلەیە ئابا ئەوەی داگرا تەشپادەکەی داگرا مامە کوردو دیاردا پێدرێ ئەرۆڵە بەزۆ ئێستا ئەوە نمایە برێ نەفەر ئەو نەفەرە کوژرا ئەو نەفەرە کوژرا نازانم وڵی کێلیش دیار نیە چەند کێلیە کا کیلەکە دیارە ناویت ئەرۆڵا باشە لۆ چالێنجێکی خۆش نەکەن لەگەل لێمان تێک نەدەن مامە کوردو هەمومان ئەوەی جەماعەتی کەستەمی بە هەمومان ڕاوە ماسی بکەین بزانین چیە تاخیر دەمێنێتەوە
دبت يكسر سماسي لاوي او لاي لتزيكي اري والله اذا باقي الطوابي بسعر شردك ما قال دنجزول الزبو لكن ناي ايبيك أري وايتي والله. كردو بيدوال ضبط قربك او شالو شي بيزار منك استمي نك استابار جمعاتي توش عزن للشر يا ديارة سنية الشيء هاولا سكورت ادلك معك كتيبه وميتشو شمال نادي ويندو كابتشر جيم كابتشر ما جيم كابتشر رادو هذيك كان روان جان ان شاء الله بهم ما استدقني خوش دبيتن بزوي تيك دا هم قلبي دشين بهم والدين يقدوك هر دبي تيك دا قد بدري خود ناقرن بيكي ما كردو بخواي والله لكن من هم تنبيه كرديا اوي اخوي عشاك سوق دكر رسوم كرديا ناتو لايفي هاي كريا سو انه انا فعلا لايفي من كمل والله والله بس هيك كاكا هي لو قرا كيفي بمنايات الناس ما تسمع عندك كرديا عيني توت ما قد يكك اتوان يكك اكوان تاكي هيجي تيانا بجفت يكي اكاونت تاكي هيجي تيانا بجفت يكي لو باب قري احمد قدود اسم فيس كام نما او فيس كام مش لو دين بلوكا بركين دي تشوب أو دلكم سيويشي او مانجي هالوينا سيويشي 11 هالوينا ان شاء الله او كاتي ديتنيان خوي عاده عفتك بيش هالويني او شتانا ديتو بشوفي ان شاء الله او كاتي ريبر تاكيد لو انا بيتو ما كردونيا ريبر بيكاك سكتري بله والله نازم جزراتو زابط ما يخوي والله هم مشتي السوق ديال اري والله هم يدينو بيخلك هم هيبي هما قد كردو والله حمد جان سلوكا كردو صار لك يوقف بخير بيت والله وين يعني شي والله وين يعني سكينة عن كوكا كان شوي شيطان شيء شيطانا والله يا دي شيطان اذا كانوا هم اخوان وجه الشيطان اذا كانوا قوراني بدعاني شا هالو يعني تشونن وين يعني بردنوا فاك لو قصي بقوته هذا بقوته سكوش روبر هي دبي ايديت ستايل لوبي ايديت ستايل نا وانا ما كردو بس اگه سكوت كان روبر وجهك بيتو لو انا ايدي ستايل بدني ده ان شاء الله ديتو محمد جان والله من كيف بينا باخواي نقمور امر رنگا كان لو بيتو بكاري نايم والله بتصوري من بمزن دايما لبروي موريان كده قديم كا يك سكس شانا هنا بتمنى به انه اوزاره بلان ببيران والله ام فكر لو يتسوى والله ده جبير والله وزولو منا خوش تسكام حزمنا كسك كينيا حد ولا زال انه يكي سمع السبورت ما بكان دستا خوش بلا ايتم شوب نبي ما كان سبورت كاغا كردوش سبسكرايب بيتان لبير نفس الجماعات امام كردوي بس ريبر بيتو بس بورتو ذكرن باشا كاكا جست ريبر انا وكشي جست ريبر ديار زور عزيز الريبر يا لايبريا بمتاني باب نيرم لبوت هاري برك خوم لفدنات امج ما خنيب مو قوتيان اودنا يتسطاني سكين جفت قوتم اي كوست او لو كري خود طاني بنيري والله وهذا بخول بنير ما مخين ذكر اري والله بس اخ دي ناقرن كاكا بس والله تقصيري شو منكر
لە سیزندا کە باتل پاس هات 150 دلارم بەس باتل پاس کردەگی بۆی والله دەست خۆش بژی هەبوو بێ سکین بوو هەبوو لە مێژە گەمەی دەکات تا ئێستا سکینی نەبووە والله برام وایە والله ئیشالە بابڕە ئەمەش زەورەمان کەن کاکە هیچمان نییە باگی بۆی بکەین ئەمە هۆزانی مەکا کە دۆنێت بکرم لەتەم دەمەوە پارەم لەبەر چ خۆم دایتم نەتان کاکە ئەوانە ئەدی کو ڕۆژانە ئەوانە بەس بە لوچ و ئەوانە یەک دنیایان لە بۆ دێتزەمەی فەقیر ئەدی ئەم لیستەکەمان ئیش ناکە بە پلەیستیشن نازانم تا ئێستا هەر لە دەبی لەسەر کۆمپیوتەری بم ئەوەیە مشکلەکە جەماعەت لایکی بکەن هەردوو لە بابڕاستی ئەکتیڤ بین با زۆرترین نەفەر بێتن بەشدار لە کەستەمەکەمان ئیمامە کوردەوە ئیما هەردوو هەریەکە فەرق ناکرێت بە ئەکتیڤ بین کاکە ماوەندە لایڤی دەکەینەوە ڕۆژانە دەبیان گۆش بە لایک ئاگاتان لێمان بی ئەندی کو مارە بابینە نارە یەک دوگمەی بەسیتە یا یەک کلیکە ئارە بە شەڕەف پارە مارە ناسیخە من لاشقی ڕیپەرم ئاز دەکەی ساو کاکە چالاک جان کاکە ئارش یاخە بەخێر بن جەماعەتەوەی دەویست لوسی بنێرتنی منیش ناکاتان لە بۆ مامە کوردۆ بنێرن دەستۆ بژیت ڕێز سامنی کاکارش گێتەوە بۆچینی تۆ مامە وەڵاهی گۆڵچوبەر پار نەهاتەوە ئیشاڵە و سار دێتەوە حەمە پڕۆ ژی حەمە پڕۆ ئەرینە سکوات ئەخارینە نابی ڕێبەز ژیان کامیرەکە لا دەکەوی ئەخر ئەمش حەزم لە ئەرینەیە بەس کامیرە لا دەکەوی ئەوەش هیوایەتی مامە کوردۆ بەس ئەو کامیرەیە مشکلەیە کابراش دەیوێت کاکە خۆی بین تۆ لە BBC و لەو قەناتە فەزاییانە لە کامیرەی دەدەچی ئێستا دەیمە 5 دقیقە باشە بە قوربان دڵدروپەرێتەوە بە بۆچینی تۆ مامە خۆی نازانم سلااو کورد گەمر بەخێر بێ کوردە کو ئاکتیڤم لە لایڤ بۆ کۆمنتکە و لوچی بنەرە و شێریکە و ئەو تەرتیباتان ئەوە ئاکتیڤ بوونە بە قوربان ئەی کریت گۆڵچوبەر بەخوای نازانم مامە چارەک کەمە ڕیپەر بینە ریپەر مەقسەد ریپەرە بینم لەگەر تەورەکەی خۆی ریپەر ئەوەیە ریپەر تەورەکەیە ریپەر دوو ریپەر هەیە ریپەرێکیان جۆنوی کە سیزن 3 باتل پاس ریپەرێک پیکاک ئەومان نییە ئەڵاومان نییە کاکە پیاوی فەقیرم بەتەر پاسمان نەکرد بۆ کاتی یەکەم گەمەیەم پارەی لە سرف دەکەم کاکە کوردۆژیان دەزانین ئارێ وەڵڵاهی والله وقت خۆ کریتیکال ئۆپس دەکرد تقریبا 300 دلار بدا بوویش موبایلی بوو ڕاست دەکەی وەڵڵا ئێستاش نایە بەس پلەیستێشنم کڕی وازم لێینە چکە لایڤەکانم بەسەر پاڵبژی کریتیکال ئۆپسم ڕاوەستا بوو وەڵڵا ڕاست دەکەی ئەڵام GTA دەکرد بەس ئەکاونتەکەم کردوتەوە ئەویش بە دلار بیان 20 دلار ساڵانەوە کرد
V2 ما نازم وياك داون بوه الله بردي ئەوە تەواو چێ بردیەوە يو تراش یواش ڕاشکیت بژی. بژی زعما زعما ورنا والله با 200 كاين ئەرەوەڵە وەرم برام ئەوە ناوی کاکشێرزادە کەناڵەکەی کوردش 99 ئەوە دەستان خۆش ئەوە شەو جەماعات هەموو دەیناسخۆ کاکە کوردۆ بی12 نائیبەش چاکە بەڕاستی دڵێن دەبی سەپۆرتی بکەن ئەوەی سەپۆرتیم لێ کردیە بەڕاستی ئەوش زۆر زۆر ئەکتیڤە ڕۆژانە عینەوەچی من کەستەمی دەکاتەوە و بەدڵین گوێ کاکە کابرا بە کەیفی بنێ کابرا ئەرێوەڵە زەمات کۆستومە دابێ هەموو بچینێک جێ شۆڕی بکەین یان هەمومان بچینە سلەرپیەکە ڕاماسی بکەین سلەپیەکە ڕقم 2 لە چاتی تو لە چاتی منیش سلەپیەکە ڕقم 2 شۆڕکردنەکە لە یەک ڕقم یەکە چاو بژێرن یاڵە برام ڕقم 1 و 2 بزانین چیانی زیاترە 2 سلەرپیە شۆڕکردنەکە ڕقم یەکە توانە سپام مەکە بە هایدن نەکەم ساو کاکە ڕیکاردۆ گیان یاڵە جەماعەتەی ڕقم 1 و 2 ئاریان 2 کاکە چالک ماسێکە 2 دووەکە ماسێکە بوو کاکە کوردۆ دووەکە ماسێکە وەڵای من هەموو دووەکەیە تا ئێستا بەس ئەوەی تێکیدا بە هەمومان ریپۆرتی دەکەین ئەوزە تێک مەدەت کەس تێک نادە ئینشاڵڵا هەموو کوڕی سالح و عاقلن ئارێوەڵە دەستان خۆش تۆ ئێمەش دووەکە زۆرتر لە یەک یاڵە با بڕۆ دەمات هەمان کۆدە کوردوویە کاشەزار ڕەدیکە دەست خۆش یاڵە جەماعەت کوردۆیە کۆدەکە ساو کاکەکی سنجان دووەست کوردو یاڵە جەماعەت هەموو ڕاوە ماسی هەمووی لە بۆ ڕاوە ماسی باشە جەماعەت ئەوجە فاق بەدەست ناکەیت مامە کوردو ئەزە لەسەوەی سوقسە چکەم لە دەوروبەری سلەرپیدا بەزن کاکە هەموو ئەوە هەیە جێجێ هەیە فەرقی ناوە بڵێن ئەو قولابە ناوە چاگۆشەیدا دەگرن دەتانداتە یەکچێت دوو قولابەتانداتە ئەزە بڕۆن لە دەورو پشتی خڕکەنەوە هەموو وەرنێ خڕبنەوە بێک جێ بەس کەس ماسی کەس نەبە کاکە ئەرێوەڵە جەماعەتی مامە کوردۆ یارمەتی مامە کوردوی دەن جەماعەتی منیش وەرن یارمەتی من دەن بەنەبتە گرانی ئەوەی حەز لێ بێکە ئەوەی حەزش لێ نییە لە خۆتان گەمە خۆتان بکەن شەڕ ناکەن نەخێر بۆت دێتن بۆت دیارە لە دوورەوە دەتانی بۆتەکان بکوژین بۆت 50 گوڵی تەقنی دوو قوڵ دەکەوی بە پیکاکسان بەسەری دەکەوی ئەرێوەڵە هەلە جەماعەت کۆدەکە مامە کوردۆیە تان جۆینکەن خوا کۆت کوردۆ جوانەکەم کۆت کوردۆ حیاتم KURD ئەوەش دانس لە بۆنگۆ ئەو زەمژەوا دەکەم لەگەر ناهۆنەوە هەڵە جەماعەت لاشی هەردوو لاتان لە بینەسی مامە کوردۆ ئەوەی من دەستان خۆش توعقی وای ئەوەی بکەی هەمومان لە دیار داسی بکەین مامە کوردۆ وەخت خۆی ئەوەم دەکرد کە لای من دەکردەوە کۆستم نەبووە و کاتی بە گلیش دەچینە نانامون لە گەمەی بێکڕێت ئەوە دەکرد خۆشە ماوەک باو بوو ئارێوەڵاوە ئەجەم ئەوم هەیە ئەوەش زوانە بەسێ ئارێوەڵا تو حاضر کەمش دەخۆم ئەجەوە ویستم پێ درام بەخۆم شێفم شێفی پیزاشم ئەوە چەمان کە وازم نەیشەینە ئەوجە تەلەفۆنیان لە بۆ کردیمەوە بەخوا دوونێ دەرێن هەردەی بێوە ڕەبی چاوەکەی مەمنونە مەجێگات پیزات خۆشە کەم بکەوە پیزات خۆشە ئارێوەڵە شازی پیزە لە بۆ دروست دەکەم مامە دێشەڵێشە ڕۆژێک هاتن دێمە خزمەتر باندەمەرە لە خزمەت بکەم ئەزیزی ساکاکە نۆت شیشە ساکاکە شیکار یاخۆ بەخێر بێن جەماعەت کۆدەکە کوردۆ هەمومان دەستە ڕاوە ماسی دقیق سادە نەفەر سوایب دەکا ئارێوەڵە دەست خۆ 26 نەفەر هەر بژین دەستان خۆش دەی چیت کەمایە وەرم برام وەرن بۆ با هەمومان نۆسکین بی نانە نۆسکین مەبن ئای بۆ کوری بێشتان ئەو ئەمە دیار دەبین و ئەوانیش هەر سکینەش دێنین مشکلە نییە
لوتس لەبۆ ماما کوردۆ بنێرە ئی من ئیژناکە دڵی من جانی من ماما کوردۆش برای و عزیز سەپۆرتی سەپۆرتی منە ئی منیش ئیویە چای منی لە بۆی بنێرە برام دەست خۆش بێ وەچی ئەریناکە وەڵڵا ئەریناکە ئانتیکە بوو ئەوە سوا دەکەن ڕاو ماستێکە عینە فەرقی نییە داوای زۆر لەسەر ماما کوردو وەڵڵای ئەو ماستە هیوایەتیانە بینەرەکانی من ڕامەسی حەز دەکەن تەماشا بکەن ئەرێوەڵا 30 نەفەر 31 نەفەر زەمان 20 کەس کەسمەوە ئەوڵا دەستان خۆش وەڵە خۆشەویستەکەم نەکەمان مەشکاجان چای منێ من شەملایەک خۆش دێ بەڕێزم برام عەلەیکوم ئەسسەلام کاک سەرۆجان خۆ خێر بێن ماما کوردە زۆر ناخۆشە سپێنێ منە دەگریە نانە مەگریە بە قوربان چنیە شێ دەبی ئینشاڵڵا ئەوش دەبی وچی گەورە بوو وچی من ئیش پارەت پایەکە بەکەی خۆت پارەی لێ بکە ئەمن کاک شەزار ئەو کۆمپیوتەرە مڵە خوارد ناگری دووەرەکەم لەمارەوە گرتیە مۆبایلەکەی خۆم لاپتۆپەکەی قەدیمم هەر چ شتێک یەک فرسی مارەی نییە هەمووی خۆمە ئەنگۆش گەورە دەبن دەگەنە تەمەنە کاکە ئیش دەکەن پارەی خۆتان دەبی بێم نە سەرفی دەکەن ئارە وەڵڵا هەموو شتەکە کە هەر ئەوە نییە ئەوەی کەتە بڕکتان و بیخۆن لەمان هەبوو مەشکاتی خۆی ئارێ بەخوای بەخوای لە 6 ابتیداییەوە میشێ دەکەم 5 و 6 ابتیدایی پارەی خۆم لە بەرکم بووە ماما کوردو بەخوای چنەمە نەکەم یعنی بەخوای ئاوم فرۆشتیە بەخوای سوقساتی پێراوم کردیە وەڵڵا من یەکەم دەستم پێکرد عەمەلایەتی بوو وەڵڵا برام وە عەمەلاتشم ئەوەندە زۆر کردیە ئارێ وەڵڵا ئیشقۆ عیب نییە کاکە نا وەڵڵا ئەبەد عیب نییە یەڵا زەمات هەموو دەست سەرفی یاڵە جەماعەت هەموو بەیەکەوە مامە تخوا سەرتی ئاخە سەرتی لە چێ ڕاوماسی چێ ژانی من پارەم پێیە بۆ فیبۆکس بەڵام دەست ناکێ لە سلێمانی بۆ پیسی هێڤە لە مەسەنجەری نامەم لۆ بنێرە حەلەک لۆ دەبینەوە بە قوربان دەماکە دە سیلا عەمەلی عینەبی لە شیڵدش گەڕن بڕۆن ئەگە بەندج و مەرکیتتان دیتەوە خلاص لەگە قولابەتی و دەست دەنێ ئەگە پێتان خۆشبی لە بۆ من و ماما کوردە بینن ئەگە ئەستان لە ئێمە بمینێنەوە ئەوە ئەگە نەش لە بۆ خۆتان بڕۆ هەتا بەخۆیانم چێ خەمیمەیتی ناڵا نییە کاکە ئەمنەوە باندێج ئەوڵا قولابەم دیتەوە ئەوەڵا دەست خۆش من لێ نەبوو وەڵڵی ئێرە قولاب نییە قولاب ئەو خۆش بوو ماسی بە دەمانچێ بتکوشت بە ماکردنەکە دەم بیدات کە هات لە ئەنگۆ ماسی بەدەمانچێت وەڵی هەم دەبوو برە بۆ خۆی نەدەم بردم ڕاست ناوەڵا برام ئیش سەربەرزیە ئیش یعنی پیاوەتی ئیش یعنی هەموو شتێک بەڕاستی هێڤە پرۆ نیتت دابەزێنە بە قوربان ئەوەندە گران نییە نیتت دایبەزێنە مەسەنجەرت نییە دایبەزێنە زەرکە ماما کوردۆ مێرکتێک و 5 باندێج و ئەو فاقەکەش بەدەست ئەمە 5 باندێج و 2 ماسی پێ ئەو خرەخرەت چییە؟ تەلەفۆنە کوردۆیە کاکە عاشقە ماما کوردۆ نییە لێی ناگەڕێن گەنجێکی قۆزە کاکە لێی ناگەڕێن عاشقی سمێرم بووینە ماسەکی مۆرمان گرت مۆر هیچ ئایبی نییە کوردە بەسڵم تەلەفۆنەوە
ماسم برتیوتە ئەو کات جەماعەتی ڕاوماسی دیار نینە نا، وەڵا عیبە لە کەس بۆتان دیار نینە. کان هەموو چینە ئەو ڕۆبۆتانیان شەت و پەت کردێ کوردەوەرە کاکە لەیان گەڕێن لەو قوربەسەرانە وڵاوەتە یەکم لە دیارە ماسی لەگرن دوم لە دیارە سێم لە دیارە ماسی لەگرن ئەی وەڵا دەستیا خۆش شتێکم دیت گلیچەک دنیا و برادرە لە بۆ نارن نست خۆشی بەس نازانم وەڵا ئیش دەکەن هیچ ناخوا مامە کردو بەس ڕاوەستە ئەزانم ئەمن جوان دیت بەس نازانم تاقی دەکەینەوە ئیش شکلەکەەوە دوو شەلالی سۆر پێکەی نازانم کامەیانە ڕاوەستە ژنی نایەنی برە پێمان بەخێو ناکە دەگەنا دێنین مالیە نیە مالیە کاکەنگۆ لوسی بنێرن لە بە مامە کوردۆی ئیشاڵە ژنی پێدەینین ئەم هەزەکەم دەبنەوە بۆ شۆتگەنی هاتی بێندا نەمگۆ کات تخوا لەی دای ئەوە چێ بوو تخوا مامە کوردۆ ئەو لێیانداوە جەحیم ئەوە سوک و چروکە کەڕاوە ئەوە دێم ئێستا لە بۆ کار دەکات کاکە عیبە عیب وەڵڵای عیبە لە بۆتان دڵت داکەت کرمەکەت داکەت لەگەڵ ڕێز لۆ دەکەی کاکە لۆ دەکەی ئەو ماسێ با لێرە بی ناوچم دەلەی گەڕێن کاکە دەلەی گەڕێن ئەی هاوار خۆشەکە لەستەیە یاد دەرە مامە کوڕۆ دەبی یەکەش تێدابی دەبی یانی خۆی یەکەم جارە ناوی دەبین جەحیم لای کاک شەزاد جێت بگرە جێت گرت یەک دەقە با خۆ موت جەحیم ئەوە لە قوزەداکە دەنێنەستا تەماشاکە دەتکۆژی کاک شەزاکە جێت دێ بەنەچی جەمع وەرن بە هەمووتان وەرن خوشکم ریشتی بستێنن سوای سەر ئەوە عفو ئەوە کردمەوە بە هەمومان ریپۆرت جەماعەت یەکەکە بە هەمومان ریپۆرت باشە یەکەم ئەوەی دادەگرن کۆمۆنیکیشن ئەبیوز ئەوە یەکەم ئەو ناوەیە ئەو سەر و پۆتاکەیە ریپۆرت دەنووسن ستریم ئەو لۆ ئێمە ریپۆرت ناسێ سناگەمە ریپۆرتی لێ ئەنا لێرەش دەبیتن نازانم دیار نادەیم ئەوە ستریم سنایپ جەماعەت خوا هەر هەمووی ئەوی کەن ریپۆرتی کەن ئەو ڕسمی ناوەکەی دەگرێت یا ڕەبی کوڕم تووشی فلیزیبی باشە یا ڕەبی شەت و خواربی یا ڕەبی دەوت بێتە کەپوت بێتە ناو دەوت نازم ئەوە لۆ ئادی خۆت ڕسمی لەگە ناگری ئەرە وەڵا بڕۆم بیتۆپێن لەگە ڕێزم وەکو سەک بیتۆپێنن باشە بەبا سوک و چروک داچی بجێنەمە بژی هێدی تاو شەر ناگرن زەمات ئاشتی گەمەی خۆتان کاکە کەنەوە جەماعەت عفو نا عفوی نایە تۆ ئەوانەم بەرز بۆ ڕێز ناوێن دیکە ئارە وەڵای داوای لێبردن دەکەین بەسەوە زۆر بێقیمەت بۆ عاشق کاکە ئەو خۆشەی لەمە تێکمەدا ئاشتی خۆتان ڕابگەێنن تەواو شەر ماسی جەماعەت دەی بزانین چێ دەباتەوە چێ دەمنێتەوە هەر بژین دەست ناخۆش ماسی بگرن ئەم مێکتم پێ بوو باندێژی پێ بوو هەری گرنەوەوانە زۆری هەیە کاکە هەموو یاگرنەوە خۆت مەکوژە هێدی نەکەی هێدی نەکەی خۆت فرەدەناو ئاوێ فەردامێژ ناوی ڕاز دەکەم لە لای ئەچکەوا لێدەن ئەوی چەندتان پێ پێوشە هەرە وەڵڵە دایان خوڕێ نییە ئەو 19 سانتیمە نوب بۆت کاک زەرە سەر ڕۆسەت ئێستا دێمەوە من فەرمە برام ساعت خۆت وەگرە مامە شیکارجان یەک دقا وایتی نا هەر بەس کوردۆ هەمووی بەکە نانا ئاز دەکەی ئەوە ئێستا لە لایڤە ئالیان کوردۆ بی12 ئەوەی دیکەش کورد بیستەکە ئەوە شەری خۆیتی ئەگا هەردووچی
سبسکرایب بکەن دەستەکانتان خۆش بێت حالت دەکەن ئێستا وەڵای تێشی دا جەماعە ریپۆرتان کرد ئەو کوڕەتان ریپۆرت کرد دەتان ئەگەلە گەمەش بێنە دەرێ هەر ریپۆرتیکەن بە هەمووتان ریپۆرتیکەن تخوا ئەو بۆیە خۆم کوش دەڕۆم بێمەوە باشە کاکە چارەک جان جەماعە لایکی لایڤەکەتان لەبینەتی دەستەکانتان خۆشبی سەپۆرتی کاکە کوردۆش بکەن ڕاستی ئەکتیڤە کەستەمی هەیە هەموو شتێکتانە بۆ دەکە ئەرینە و کەستەمرستان بێ سلااو شاد جان ئەتوم کردەوە دڕەکەم باشە کردمەوە وەختشکەتانی بنێری بەزەم ئابیگەینە 100 لایکی 25 لایکمایە هەر بژین دەستە خۆش کوڕم یارەبی نازانمەوە کوشتەوە لە بۆ خۆی نەبردیەوە کاتی خۆی باشە ئەخەلەوە گەمە خۆشە لەمە تێکدا سکوادیش دەکەین بزانین با مامە کوردە بێتەوە ئەگە پێی خۆش بوو دەکەینە سکوادی فێ ئەها ماینە جەماعەت هەر بژین دەستان خۆش بی هەر بژین هەر بژین عاوزی دروستکەن جەماعەت عاوزی دروستکەن ماسی شتەکانی تێکەن دەستان خۆش بی عاوزەکی دروستکەن هەر بژین هەر بژین سار 5 نەفەر دەستان خۆش بی ساو کاکە زانیار جان یاخۆ بەخێر بێ جانی ساو کاکە کاپتن ڕۆژین یاخۆ بەخێر بێن باندێژەکان چەند جوان نا بە تەقلە دەڕۆن هەر بژین باشمانەوەڵا بە هەمووتان ماسی بگرن جەماعەت لۆ لێ دێ کاکە لۆ لێ دێ لاگ نای دۆ لێ دەدەی دڵەکەم قینت نەهێش فەقیرێ ساو کاکە نۆت شیشۆ یاخۆ بەخێر بێن بەڵێ ئام کلانجان داوای لێ برن دەکەم دڵی من ئینشاڵڵا فێری دەکەن ئەگە سوپات بکەن لەگە ماوە کوردی ناوەڵە جارەگەری ناجانی من ساو لە دوش کاکە چیاجیان یاخۆ بەخێر بێن چەند نەفەر ماوە 20 نەفەر مایە دڕەکەم جەماعەت لایکی لایڤەکەتان لە بیر نەچی دەستان خۆش بی بگەینە 100 لایکی هەر بژین هەفتاوەش لایکە ئەوەندەی نەمارە بۆ سەتی جەماعەت ئەگەر بیکەن دەستەکانتان خۆش بەنانە لامە جەماعەت سەبسکرایبی کاکە کوردۆبی 12 لەبیر مەکەن ئێستا لایڤە دان سەپۆرتکەن وەچی من کەسەمی دەکاتەوە زۆر ئەکتیڤیشە دەستان خۆش بێت
وەڵا عیبە جەمعاتەکەیت کە لوونە هاتنن دەبڕاوە ماسچکۆ 15 نەفەرمایە بە هەمووی 5-6 نەفەر لێرەیە نۆچی شۆجیان ئەوە چالێنج بکردمان دڵی من گوتمان لیف ناکەن هەتا جەمعاتی ماسیگرەکان دەمینن ئای چیاجان ئەچیا بازان یاخۆ خۆ سلااو کاکە ساراکەیمان خدایەکتان بەخێر بێ ئەمبژین دڵی من جارێک وا کەستەمە گیانی من با کەستەم بڕواتم تخواوە دەداوە ئیڤایتمەکە بە قوربان ئینشاڵڵا بمانەوێ ئەو کاتە ئیڤایت دەکەن وەڵا خۆش ئەرێ وەڵا سڵاو بڵن گیان بەخێر بێت والله شهيد بوياك اها كاكا ام كلان كرديش امن نعم كلان كردا ساي مني ضلي مني جانا كم باخويا اخذ زارك لبت زمعاتي ماما كردو لبت زمعاتي شاتي لما انا كاستم يمكن ان شاء الله وقتش كا ارينا كذا كن جانا كم ان شاء الله وعليكم السلام كاكا وايد فني اخذ خير بي وعليكم السلام ورحمة الله وبركاته كاكا وايتي فني يا أخي بخير بي عملك كان بخير بين سرساوناتن أول شيء ما كاكا تي سي اس باش روشتي ولا تسن نفر ما صار نفر ما دي إن شاء الله دي باتو يعني سي نفر كما ولا ملا ماسي كم في فخري أو ماشيني بانديج كي هكلو برام مين يا كيف ردا أو ماسي كده كيف ردا او انا فريدا او دمانسي بانديج كيرجرو هاي بيجي لاس خوش ساكاكا محمد استغال دراكا بخير بي كذا شيء لبريطانيا ضلي من لا شاري مانشستر لو دورانا دراكا عز السمانيني بديكو أغسية سنتراتي مدري من تاتي خوي كركوك سليماني دهوك زور بشاركاناتي ما هربجي دستكان خوش بي اوي ترى ماسكي مابو مردم عايف خرچه ليري بره خرچه ليري ندركم ما متسن صار نوت نو جانكم
حافظة ما سوينا إذا ما هجد إن شاء الله. يجي جماعات لايك لايفك اللي بين مكان يهرد الآن بس كانت خوش بيها ربجين بجين أو سبسكرايب ماما كردوينا كرديا سبسكرايب كده استان خوش بيها لايف عالية بجين دستان خوش فول ترتيباتها فول ترتيبات كورا ستاندويتن كاستم تاندوي داربرت سري ماما كردوجيان بروجرام يحتاج دورين ذلك لتسكبني بجي كات بسبازو لتسكت لوسي بني نسويستان لك هناك بجي أرى جماعة لوسي ما إجناك خزيناك ما كرتيك لقى ماما كردوي دتان لبوي بنيرن. السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. فريزي تي اس اس كي زمو كردي انجليزي control again TSK the sales key. Alright, so I guess you're speaking English. Welcome to the stream. هيبدك لنا ظن بقرة بجي كرد هاشتاج بجي كرد هاشتاج كردوغان. هيدا بتاع اشتكيت من سيما سنة نعم رينا Germany işi bir iş مردي أرى لهم كجوتي كج بس كشكل ولا هاد. Yo, Freezy, if you speak English, it will be much better, my friend, because I only know English, so let's go with it. ساو اكتب لايف كان اخو بخير بي ام لايك بخير بي. You need people like me so you can point your fucking fingers and say that's a bad guy. You know? You're right on point, buddy. خود فيلمي توني مونتانا ديتي سكارفيس. فيلمين مديت بيه قديم هان وينه جود فيلاس قلت فلا زور راقية اي هوار هات سنزارم ديتي بخوي قد لي ثير نادي زور راقية زور هاري والله او سكين او تي بدرن سكين يعني او بشر دبيرة او توني مونتانا فولا در ريستورانتي ايش دري يو نيد بيبل لايك مسو اوكسلي قلت يا دريب خوارد زي كل شيء هادي دري زور خوش دري زور زد دمي هم ببير بيتوا قلت خوارد زي جمني بو Okay, Turkey, nah, fuck that shit, man. I'm speaking English and Kurdish and Arabic and Armenian, a little bit of Russian, so you can choose one of them. That would be great. والله بس سوكا دزام سوكا شتاش خرافة Suka biljata. Tiha, пожалуйста. سارة بروفلي بسرارة كاكا سان كوي بالوان كاكا باور عملي كان بخير بنستر تساوت جماعات كاكا كردوش تان لبيناتي كاكا كردو بدوازدا سبسكرايب ناكل بيكا بروفلي براستي هو دوري قمايل بوكردي هو الشوفير قام عندك خوار ريبر بينا بتساوان. والله لبيرم تسوى منش بقرآن وبرادره ويقودو كاتي إذا بكنا الريبر أقدك معك أو عفو أتو ريبرتي أمنيتم أمسكوش ريبر كده نا الريبر بيكاك ساكيد عليه. ريبر مني ولا سيزن بينزم.
وەڵام منیش نیتم خۆ پێمەوە من پێکاکسەکەم هەر پێ لەکەینەوە بەردەوام ئەوی بەکاردێنم کەستەم نیە گیانی من کەستەم نێ دڵی من Frizi arkadaş English please. Arkadaşlar. Gerek zvanı be to düğde konu zaten hiç. پێشە من نا Ama orada da bir ama. Silah pini zari. Tamam. لساتونا فايدة؟ ئەو یەک داونە هردوك؟ هەربژی عملت دبرسن هردوك تكشت؟ نا وەڵا بەس یەکم کشتیە یەک هەرمە بستەرەوەیە فول شیفدا برا ماما کردو ولا بوتو Okay, great. نفرت. I'm about here then. دەست خۆش ماما کردو ئەوەتە ئەوە سنایپەرەکە Jak możesz odkryć? دەست خۆش ئەو بالا بۆت بینیسە ئەمە شۆتگەنم پێ لەگە سنایپەری ئەو یەکەش کە هاتە سەرەوە One shot. بطل. سەرە بۆی سلام عليكم استاذ اخوات. عامر ذاك السكاكة. لاشەکەی هاتە قورعان لا لا شكيني. يكمل لا كشت أوش ما كشت خلاص. دەست خۆش لا باندێج زەمەتی لێیە ناوەڵا ئەوە باندێج ئەو دوو باندێج باندێج داخل فيها. دەست خۆش مێت کرد ماما کردو جان جيت. وان شۆتە دەست خۆش أنا خوين ديان نازم. ولا والله خرج عندك يعني بصراحة. ماسي بليز ان شاء الله دوای دەکەین دڵی من كردو لاعب الراماسينية جماعات. أم لاعب زلام خوار نما. يقرأ كلام بوبكن. فارقت نيرة بالوت كم عزيزة. أم خوسير بيازن تانا كرديا. صارك وفسر الله فيدا كم بينو تبلاشكم. الله برام عقل خوتها دهن زلو نوما كلو جواب نادم هو. أو درز لو قشمر لقى الرز وحرمت ما ملا مزاري بوتاني. ايوه بلاي تو دبليو سي بلاي من سد زي خومه من ئەو بەس پرۆگلەم سنایپەر پێ بوو لا
شلدو أم هذيك الرومانة ئێستا لە بۆ سنایپەری بینم لە بۆت سنايبري هاجرم الروماني فردا وڵات ڕوانەکە ئەم لێت وەردەگرم زور تساك سنایپەرەکە دەمێ سکە من ئەت لە سنایپەرەکە باشتری زور تساك نو رومانة بيا وڵا دەست خۆش سلااو گیان یاخۆ بەخێر بێت دەکەم سەرچاو یاس بەجیان یاخۆ بەخێر بتسند ببين تزاد ناري عمر تخسك بجي دارين جنبي هذا هو در رومان دوال در رومان وڵا دەست خۆش سيب انا من نبني مكاكا فوق موبايلي وقتي خوي دم كنت ساوکاکە لاولوجان یاخۆ بەخێر بێت های ڕیسکی خەدیم بەخوا خۆش بوو دەستم شکان لێرە ئەگەر بەبیرت بیل چالنجێک لێرە هەبوو مام کردو بەبیر تا سیزن سار تو سیزن 5 دەست پێ کردی دەیگوت هەفت چێستی بکەوە لە ریسکی ئەمەشدا ریسکی لەوانەیە هەر جاری 35 نەفەر دەهات هەموو شوایەتی بوو یەکەم کەس ئۆمێگای بینی لە لۆبی پۆز پێ لێ بداتن دەستکم شکاند کاکە دەچوی هەر چێستەک و 5-6 نەفەر لە بۆ دەچوو هەر چێستی دەبا بکردەوە وەڵای لەوانەیە بە 15 دەکەمێتە هەر چێستم کردەوە شێت بووین ئەرێ وەڵای دوتی من ماما رومانة بروا ئەرێ وەڵا ياك داون بطل هایەک هەردێتم بە ئەوەی وەڵا هەرات 120 پێ لێنا قام ليه هسه دم رابع سنايبري بالجمو لەو بەرینە رومان كلي بو هاجروا ئارێ وەڵەوە بۆ هاویشتە او رومانة السياق بتاعه ئاربژی دەست خۆش لەو بەرینە دوو ماما قام ليه قام ئەوە تەنە دوو بیستێک ئەوە زۆر باش شتم لێرابەر برا بتوكا دي نقرا لي دم كاك شزاد بە من انا والله في شكل بتوكا خوا بەڕاست انا لە والله شوێن درێڕا كرات في شكل اي من السري بو تقانم راتي بيشم توای وەڵاهی ببوورەت خوا ئەو بەرم دانەوە مجي بوش مكا كاك شزاد بوش مكا لە چێڕاوە صوت من يبرد سەرەوەیە دەست باش ئەڵای ملم لێ نابۆ من نا قام ليه شو تفيتي وەڵا ڕەند LS تۆ ناگیانە بەس بەتەمام بەڕاستی هەربژی اي بابا
تاکتیکالی پێ بوو وەڵای نەدەبا بچم بە خۆی دوو تیم بوون نازانم لۆ هەملم لێ نابوو عیف وەڵا وەلێ مێژ داونم کردبووە نادوای پێشم لە چێن دەرێ هاتمە پێشت وەڵڵاه لە نازانم پێش بڵدەکان لە بۆ پشتی چووی ئەمەش سنایپەرم کردبووە ئەوەڵا سکوات وەڵای ئەگەر کاکە کوردەوە نەفەری هەبیتن نازانم سکوات بڕۆین وەڵای بەدڕی خۆ دەگە نەفەر تەیە دووە سکوات دەڕۆین یاڵا یاڕە بەدڵی خۆت دارین کورد بەخێر بێ لە سێ بە دەکەم کاکە جۆنیشی عادی یاڵا عادی عادی لاوێ بەخێر بێ عەبدوڵڵا بەخێر بێ زانە بەخێر بێ ماما ئیمۆت بکە یەکی سپێکتێتەکەت ئەودە تو یەکە سپێکتێتەکەت کلان کورە وەڵا خەتەشی ناوە دێ نۆتنوێشی پێوە بکەوە بێ کلان ئەماوە نییە بەخوای نوب بە پرۆ بە هەرچی بی تەواو خەتەک و نۆتنوێکەوە یعنی لە کلانی مێتەوە برسم بۆ دەست خۆش کاکە شیکارجان بۆ لوسی لە بۆ ناتی هەر بشی بژی مامە شکار دەست خۆش زەمادەوەی دەوێت لوسی بنێرتن ئیمە لوسما ئیش ناکەتان لە بۆ کاکە کوردۆی بنێرن دەستان خۆش ئەکتیڤ کوردیژنەوە تەمام من باشە دڵەکەم باش خوارد لەگەڵ گیانەکەم سکوات ئاگادار بە باش پێشە من نانا بە تەوران نا ئاخ خواوەرە چێستەکەشتەوە کەش ئۆتۆماتیکە دەگرتووی من نازم کو پێشە من بردی بشی نەمزانین سەرم بۆشە خوا دووشم داوم کرد بوو وەڵا دەست خۆش ئەڵڵا نەمزانین سەرم بۆشە نەفەری لێرە بۆ کەستەمی جەمعات ئەزەمەکە مامە کوردەوە پێت خۆشبی چی کۆستۆم بەکەلێک نایە لێ گەڕێت وەڵا ئارە وەڵا درم دیارم بەس ئێوە دیانی ئەوە چارە بە سەعات نۆ عامر سەعات نۆ ئادنیات دەکەیش خۆت دەکەیت سەرە سەرێ وەڵا سلااو کاکە ڕابەر یاخۆ بەخێر بێ ئەرینا کاکە و ژیان ئەخەر ئەرینا دووی نییە دڕەکەم سوادی شەتا سوادی باش تێدەگەینین ناوەڵا عەفوو
عامر والله بس بشرني بشرفني بس بشرني عامر لا تجي الويل تنابين وكاك عامر الريبر بخير بي هي فالتني وبوزري على اللايف ده كمان لو لبر زوجي تداوم مكتبتي اللايف ت لو انا كده مكتبي كان بي لو درجة ضرب نبي دول فضاي وبدول جمعي كلاني كردي شكينات قلت باخذ كلاني باشو كلاني كدرز كان خلق ماما كردو لا تيستو نازامسو من الساكا ديسكورد تاعها بره ديك كامل ديسكريبشن يا تم شاكب زانا كو سيفر كم كلان يا كم ذا كودا دنيم يا كم شو بخول اللي داري دس بدك ابون من عمل ساسا بيسا بيسا كلاني بيستم دانا ابو نا كم تكش كده بيست كلاني بيستم دانا ابو كاكا تاجا شو دك او وقت فوق قلت لنا موبايلي دولا شو ما ذكر نا كم نسيبو بيست اظن يخون او دس بدك يعني او تسال شويه يعني كلانا اظن فرد هوا دك لابد هوا كنا ممكن ديسكورد سيرفر رقم دانا كمان ديسكورد عزها هاتبو فورتنايت جنبو ام ديسكورد هاتبو بونو عي لا سيرفر كي تراي اوت فورم دادن تراي اوت فورم تيا هندر بالسياره بسياره كان جواب داتو بجرب والله ما كان بطلبو دي بيت ياسي دكاي بره اگه تست كده بطلت بو وري دقري بطلنا بو وري ناقري ولا راستا دسكو والله من هذا حتى كونه تنو كبي وبنينو من الديسكورد سنة فرق مان هي عيب اني رفع الزاد اري ولا خاف زابي ماما بس سنايبر بي ولا بدون كو حمل او بيستولج بي با يس ولا خوش في شكل دمي والله بتعرف شكل وي باب الروح شيء بسخانية والله بدوتي مان بشرفك دوتي من نتي بش جي أكثر رديك هناكم جي ندورو جا هاي والله كوتر بقدنا دموه بخير بك ولا دست كذا كوتني دليفر رديك جرينجر انا موجود شكل بهذا فكر انور انور ذاك السكر فاهمك هيك وسنزار ما في قلت كل انور دانش اللي خذ اخر بها زعما هذول بوكيلي قلبوا ويني بدت كم بدك وشو خلكي أنا بشرف ماش اري يلا بنا ذاك وينو باخويا تمشى استي مرانا كواني سيكي وتلكي ان هي تمشى عندك كان باخويا زار وين بدا كمان حتى نيوي قمجنارهم بس اللي بخلي لوكيلي درواتهم دبالي كم هو أحمد سنة فرام بكرجين سلاعي باش ما في بي كوغا ما كديت بون بوين أنا زور بسيطة اري والله بداية دست قرم نكي خوش ندوها بيكتي ميد امريكا يا والله لو اللي كم ده بزم دوي فول نفر بي والله دست بجي أورسكو ماما جوين كوميونيتي مكرت اها باش الربا جان ورا جوين كان قالت زعما تشالنج ايش دابنا لبو ماما كردوي يلا تشالنج بابي
هاركيلا كله تسك دي إما لسما لبونا أو لبوي دستن هاركيلا كله تسشتبو بنير عيب إني خشيت بردي ها أري بقرآن بيك بام بيجم داون تحت بابك وزيت بيلو لا كتم زور خاوي أتونا بتصور بكاك بخوي قلت له بتصور شو داقري والله دا أقرم نسيك دا أقرم أدلوها سبيشال من بردي سيرة بيك أنا دوي اعتيادي ما كنتو ما والله سكول لو كذي خوش ترى لا باش لوتس بنيرم بنير اللي بوكا كردوي ما مدكسي يعني سي والله تنا يبقى خليني من الأخوان كوستما كاتشي ليوشات كاكا ناما نارديا باش لايف جاب الدمو عزيزي أو 2 ساعات تقصور إذا كنت أكمل شكو بخم دا يدخم جاب الدمو ما بي برومتر متمي باشا كلش تاجر جانو ارياس لي برمجانك بون بايتي نفران ناكن استام درون باي باي تانكا شو دروي قلت الساعات نو درون مرة والله نانجو هو بونو زولي ما كينو kanalakay Kurdo NaUCR Kurdo بە کاپیتالی B12 سپیسێک B12 بزانم یەکا Kurdo ليش تكروناك لايفي من خوش عزيزي نازم هذا والله شنو كتب الله يكا بس نخش خد شو قدام بيت شيرا هم يا خرد كده وهم شوت جاني دوكاس نادو شوت جاني بيا أردي والله منش يستورو الشوت كان هم شوت جاني تسي بيت يعني بقول 8 بدا أخو بجارێکی زۆرەوە ئەو دوو نەفەرە شەهید بوون ئەخوا ئەنوەر پێلەقە کردوێ بۆلۆ دەکەی بۆ عەزەکەی زۆر ناوت بینین لەبان لەوەندە سپام دەکەی کورە انور درت خوش بكاكا تەواوەندە سپام مەکە هم نير سبام كرد کورە های دەکەت بە بن جێ بکەی بە تۆ پتیارەش نابیتەوە ها انا بشرفهم خاصة الايمن ئەبی واستە لەک نەم بکەی لە ئیمنیش دەبی واستە لەکن کا کوردی بکەزە بەسە ئایت کە دوو جار وای کرد نانە قەیناوە لە بۆ خۆی دەستە تۆپەکەی دێن تۆ ئەدا تۆپەکەی دێن تۆ ماندی دەبی invite ئەوە لەک نەتوشوە دەکە ئاگات لێیە تفنيشم كده نردمون لوبي تۆ فاهمت پێ دەکەن کورە لێوێ دێوێرە دوایێشە دەسیۆلە دانیشە انا من نرد اوف سايدي بەخوا دوای دەکەی نەچەلە دەبی بەس تۆپی بینیۆ لە پشتە قديمة ما شاء الله عارف القرآن والله ما بيني مع وقت اخوي
كمك لقوا بينا تفرج بينا وزبا كرة شلة أري بقرعان وزبا شو مهم بوكات خوي آره والله چلا مقصد ناگه استا باور ناكم کاکا چلا اوی توپی دین تو را پش خطه أنزلوا وقت خوي وقت زنك بكاردات كأنما تويج إصابة لبناكله آره والله آه نکی بتخوا ورا او مقرني تسيدك نيتيو كرة شوت جاني جولدن بي اس ام جا مشتكم بي والله خطا يخون بوش دم دخوار تني بشيء كردو بس انا نانا تراكم كردو فرقي بس انا فرقي أول اسمي مني دانا لوي والله باشرين لوتن بي خطا يخون لبل ارشدي عاش خمنا حمام انا اشدم دخوار جاكرني دي ايش تجوري وجه بزيد شنو ويبابا جيبو هو السكر يلا هاي ناس جرينيد چالش به اس ام جی قربان ما فرقه ما بینی کم زاد چالش به باندیج اندکن باندیج له خرج دګ دینو قاد يقول لا قبر البام برسه کس بکوجی لسی و دنیرم توا سه کسی است کجی خمتان نبی فکر شل دنیا وزنقول رومانا تامبيا وا ناخوش نکردی هیوی سنایپر هات دنگەکەی زۆر ناخۆش بوو هيفي سنايبر نيو ئەوە هیویە بزانم نا بولتاكشني مورا بۆ داکشنی مۆرە ئەدی هیوی بەس گۆڵدی هەیە هيفي نما هەر نەمایە وەڵام بزانێ ئەوە ئەوەیە شيء كل دستكان خوش ئەمین بەخێر بێ ئەمین جان سەرچاوانە تایە باشا كرة ئەوە هەو بۆ ئەمین کوشت اتوازوي بينا لبيشو اذا تبلك الشغل دخواتها راح بابا چەند جار بەم لێ هاتێ چەند جار بەم لێ هاتی ئەمنیش كوفاكس أوه. 230 هرتز 230 هرتز بوشي انوريس 5-0 يستا هەر ئەوە بۆم نیکوش ها گرێنی دیر بۆ داهشت مەژەرەوە ها ئەو کەم لەکنە شەتگەنەکە لەکنە ماما کردەوە گەویستی بڕۆ با تاخیر نەبیت لا ساعة نوم دانا تەواو يلا 3 كيلو تسك باكل بالروح دێڵە شیکە لەسەر وعدی خۆشی ها ئەیدا شەرمەزارمان نەکەی اقام يدوازك كده عنده كم تسالو سخوت حلالك تەواو بە دوان عەلە کاکە بە دوان سێ بکەی كورا باتانا دي كم بيمنت بلوي
بابا كردو عزك بروشين باش لايفي باش لايفي لبو كليبي كما يمكن بخوا لسه لايفي بدا سخدني او هاي كاكا هذا لك عادة ما لو تي جيمر بلا موبايل لو تي هاتي بي اس 4 يقع من بابي لايف نكدي تخوا براست والله والله ام بس لايفي شامبي ديتن سكا بس باش لايفي ام بس دي وريدي والله يقع ما تسبب بابي لايف نكدي رام لبو كليبي كما يمكن هر باش لايفي دي كم براست لايفي ناخوش فكر لسه شات وشتي كليبا كان هموني لايف دين مهم رازك والله غمتش كمونتاج بشير بلاي دكم شير بلاي بشير فاكتوري ديكم لبان دي قرص اللايف داري بين مو كاتي خوشي اوام كربونا يتسيا ريكورد كم كربوا 3 دقائق كلاختا كليبا في دوام دابو يكسر ريكورد ندك اوتوماتيك لايف رازك والله من وانيه ثاني وين بس تنجي تساكي دكاي انا والله عامر رفيت قام بي كما كليب ام دي برموه لايف اوكي اجا لسه بلاي ستيشن داد نمو دي مونتاج ده ماشي هو شو بدي اقول لك اودوك المام نستا بنرم ويبم انا فرد شو قندي انا تو هو ساك دوسك بيه اربجي يلا ما ماشي كار لسه شلبو بنيره عيبه ورا ميني ورا بس خوش بس والله يقول لي شوت جن ملكناه ما كنت تتم ايش تتم ورا لا دعنا بس خوش اربجي بطل لقنا خانيك يا قدام نسي السربية ورا بطل اربجي بس خوش باش الرقم سمع دو قمية باش ضروتها هسه هاي لا هذا كان زادين او سنايبر قاعد اقريبا داس خوش جرينيد بي تو او شاش جرينيد ماما دخلهم دي بس دخلهم دي الله شو يلا والله يقول لهم خرابة باش قول لي اي اري سينو قول لهم بي هاش قول لي شوت جن بي سي وهاش قول لي يارم بي هاي داس خوش شازو بخير بي وريلا كالو سينار برادره شيكار كاكش لوس سمنار هار بجي لوس بونار دي بس خوش كاكا حازك لوتسكا حازك كان من الروم ساعات سن لايف دخلته بدري خومان كاين خومان ليك لسه لايف يدار لوسي ديك عازك او يجي ديكاش يلا سيكلت كلوس تشكا
قالك هكا شيء كي تشالنج بتاع ياكل تكمل لسه شكبه والله دستوش لوتسي عازر كبره لا والله هاي بجي لو تصاف ذاك انه ما عندي وياك لو برام برتا اوه كوبينك ار بي جي بي عارف الشيء كاكا لسه شكبه زحمت كاكا لسه شكله ببني كاكش بدرس مني فاصدق دارك اطلع ما تداني الاخوة كيف فوتها هذه مكاكا مش بشرين مش باكل برا عمني داون كير اي بقرآن مزاني مر كل يخوض بو والله هذا السنلابر مزاني مر بخوا شوت قالك وين دقيس يمشي من ده خيني صوتي بالشوشة والله وقت اللايف اكيد يا بقرآن يلا جيم بابرو تو لسه شكر داري كاكا والله ابراهيم يخون ببلاش نمكش بقرآن جي هو تكاكا وزمعات فتيان والله شوت قالوا اسم جديد اسمه السنلابر خلصان جيبل صلاة بخير والله كم يبرد يا ديار او زين لبرت سلم تيكسو كاكا زور زارهم لديتن ما كردو تسكاوي يتكتلوا او كرت ومزاني او مرد ها الصور دبيتن شاشه بقرآن برامبر خود داري والله كردو اوقا ما وين $1 يتكم يا الله تسجل تستانه ان شاء الله بابي كنا كمبيوتر هديو لايف نستا يعني دوباره لايف كنو ديارة حزبي جميع اعتيادي كان هو جميع اعتيادي ولا ادراك وانا رن زارك سوق تم دا كرده درسه جني بتدا درلوس زارك زور زنت بدام كردو شكر ودرت عملوه شكر والله نازل قرر كدبي هو ما مشي كار برقوي نيا ناس واشتوا هذا كاتن هو لك لا يقول نازل هذه هو نازل هو نيا ميز احمد ليكي وقرا كاكا جاء سدايدني خم لا بك ده خم برنا كنا وياندو تركم لايف يدبينا تادرام جانكم هذا بينا وقولي شيء عشان كاكا شيلدي تدا شيلد سلاحك تخوادي نفذ لكنا باشا كاكا اري والله اللون اري والله اكل نمري راو او تو وشتت نا والله اكل وهذا ورا نفس كتا خيط كربا عدنان والله بيلدن بين ابو بيلد بكم تراب بتراب قشم دانا باخوي ايرم شكاندي الشيلد لي ولا زي السلاحي ايش بزك بيستولتي يا ها شيلد اخوه او تشي او هم اللي شوت نمري جاني هنا الشوت جاني يقرا او هم اللي نمري عارف اخوي مش تاخيني شيستا عارف اخوي خمين يكيمني خوارديا من يكم تنم خوار كاكش زي لوتس انيرم الله عايز كاكش زي لوتس انيرم او
کازە سپاس زۆر لوتسەکەت کا نەیناردیە لوت شیکۆیش کوێ شیکار 15 دقه جارێکە نا نەیناردیە یەکەمیش نەناردیە هەرەوەلا شیکار کا عەفتەقەدا ئاسمانێ دوو لوت قەداری کاکە دەستێم لە یەکتان خۆش بی بۆ نەکەنەوە دەستم برادەر دادەنێن دوای دادەنێن باشە سەر بجا ئەڵا بڕۆن دێ سەکەسەکە ڕای بۆ لایکی لێ بمەکەم دەستان خۆش ئەی دەستەکانت خۆش بی مامە کوردوچان هەر بژی